هاوڕێیان سڵاوتان لەبێ ئێوارەتان باش کامەرانین بەگەیشتنەوەمان بە دیداری ئێوە. تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە تەواوی تەوەرەکە دیاری کراوە بە یادکردنەوەی ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو ساڵێکدا لە مانگی سێدا لە 27 سێدا یادی شانۆ ئەکرێتەوە لە سەرانسەری جیهاندا. کوردستانیش بێگومان بۆ پێیکە یەکێکە لە ئەو جێگانی کە لە مێژووەوە هەتا ئێستا خزمەتێکی گەورەی کردووە بە شانۆ و بینەری زۆر باشی شانۆش هەیە لە کۆنەوە ئەگەر ئێستاش بینەرکەم بوو بێتەوە بەڵام لە کۆندا یەکێک بووە لە جوڵە هەرە باشەکان لە هونەردا کەوی شانۆ بووە. لە ئەمڕۆدا یادی جیهانی شانۆ کرایەوە. ئێمەش لێرە بە خۆشحاڵیەوە میوانداری سێ شانۆکار و هاوکات ئەکتەر و ئەشکرێ دەرهێنەر بن میوانداریمان کردوون کەوانیش زۆر بەڕێزان کاک خاتون ناساڵح کاک گۆران عەلی کەریم و کاک هەڵکەوت محەممەد کاک هەڵکەوت ئێوارەت باش زۆر بەخێر بیت خاتون ناز بەخێر بیت زۆر سپاس کاک گۆران ئێوارە باش ئێوارە لە خۆتان باش زۆر سپاس. لە هەموو جیهاندا میاداکرێت و دواترە گەڕێمەوە لای ئێوە بۆ پێدانی وتەکانی خۆتان و پیرۆزباییکردن لە تەواوی شانۆکاران بە ناوی ستافی ئێوارەی ناڕتی دووەوە. پیرۆزبایی خۆمان و ئەم ڕۆژە لە تەواوی شانۆکاران و ئەکتەران و دەهێنەرانی بواری شانۆ ئۆکەین لە هەموو جیهاندا. ئەم یادە زۆر بە مەزنی ڕاگیرێت لە یەکێک لە وڵاتانی جیهاندا نازانم بێگومانە و جێگەیە کوێیە بەڵام ئاناتۆلی فاسیلیف هەڵبژێردراوە بەوەی کە لەم ساڵدا وتەی لە رووسایە بەڵێ وتەی یاخود باشترین وتەی خۆی وەکو شانۆکارێک پێشکەش بە هاوڕێیانی شانۆی خۆی و پێشکەش بە بینەرەکانی خۆی بکات. لێرەدا لەم پرۆگرامەدا چینە لای ئەو شانۆکارە رووسیا لە ئەناتۆلی وتەکەی ئەوە بینین و گەڕین وڵاتان. پامی ڕۆژی جیهانی شانۆ 2016 لەلایەن ئەناتۆلی ڤاسیلیف وەرجێڕانی لە عەرەبیەوە ئەرسەلان دەروێش. شانۆمان پێویستە ئەمە و پرسیارە سواوەیە کە هەزاران شانۆکاری بێهیوە و ملیۆنان مرۆڤی ئاسایی جاڕس کردووە. بۆچی پێویستمانە؟ ساڵانێک بینراوە شانۆیەکە کە بایەخیشی ئەو تۆی نەبووە بە بەراورد لەگەڵ مەرگە ساتە ڕاستەقینەکانی ژیان کە لە نێو گۆڕەپانەکانی شار و زەویەکانی دەوڵەتە بەرجەستە ئەبوون. بۆ ئێمە چییە شانۆ؟ باڵەکانەکانی ئاوزێرکرا و ساڵۆنەکانی ناو هۆڵە شانۆیەکانە، کورسی قەدیفەکان و دەستکە تۆزاویەکانە، دەنجی ناسکی ئەکتەرەکانە یاخود بە پێچەوانەوە وەک شتێک کە جیاواز خۆی دەنوێنێت، کابینە ڕەشی بە قوڕ و خوێندا پۆشرا و پۆشاکێک کە زیان بەخشە بەجەستەوە ڕوتەکانی ناوەی ئەتوانێت باسی چیمان بۆ کاشانۆ؟ هەموو شتێک شانۆ ئەتوانێت هەموو شتێکمان بۆ باس بکات. جاچ سەبارەت بە خواوەندەکانی ئاسمان و بەندکراوەکانی نێو ئەشکەوتە لە بیرکراوەکانی ژێرخاک بێک یان چۆن دەکرێت سۆزداری بەرزمان بکاتەوە و عاشق تێکمان بشکێنێت، چۆن ئەکرێت کەسێک پێویستی بە مرۆڤی باش نەبێت لە گیانەکەیدا، چۆن ئەکرێت بێئومێدی زاڵ بێت یان چۆن خەڵکی ئەتوانن لە بێباچیدا بژین لە کاتێکا مناڵەکان لەسەر بازگەکانی پەناهەندەی لە نێو دەچن، چۆن ئەتوانین هەمان جارێکتر بگەڕێینەوە بۆ بیابان و چۆن ناچارەکرێن ڕۆژ لە دوای ڕۆژ لە خۆشەویستەکانمان داببڕین. شانۆ ئەتوانێت باسی هەموو شتێکمان بۆ بکات. ئەمە خەسڵەتی شانۆی و هەتایە هەروە ئەمێنێتەوە. ئەم ئێستا و بە درێژایی 50 یان 70 ساڵی ڕابردوو گرنگە بە شێوەیەکی تایبەت گەر لە تێکڕایی وونەرە جەماوەرەکان بڕوانیت ئەوە دەست بەچێ ئەتوانی درک بەوە بکەیت کە بەتەنها شانۆ ئەتوانێت پەیومان لە دەمەوە بۆ دەم و نیگامان لە چاومانەوە بۆ چاو و ئاماژەمان لە دەستەوە بۆ دەست بگەینێت. شانۆ پێویستی بە هیچ نێوەندگریەک نییە بۆ ئەوەی لەناو ئادەمیزادەکاندا بەکاربێنێت، بەڵکو لایەنە ڕوون و شاراوەکەی ڕووناچی پێکدێنێت. ئەو بەلای ئاراستی باشوور یان باکوور ڕۆژهەڵات یان ڕۆژ ئاوادا وەرناچەرخێت. ئەو گیانی ئەو ڕووناچەیە کە لە هەر چوار لای گردوونەوە دەدرۆشێتەوە. ئیدی هێندە نابات هەموو خەڵکی پێی ئاشنا بن بە هەواداران و ناریانەوە. ئێمە هەردەم ئەو شانۆیمان پێویستە کە بە جیاوازی بێنێتەوە. پێویستمان بە شانۆیەکە شێوەکانی جۆراوجۆر و جیاواز بن. بەش بە حاڵی خۆم پێم وایە لە نێو هەموو فۆرمە ناسراوەکان و تەرزە شانۆیەکاندا شێوازە سەرەتایەکی دەسەلمێنێت کە خواستی زیاتری لەسرە. ناکرێت شێوازەکانی شانووی سرود لە ئامێز ڕوبەڕووبوونەوەیکی ساختەدا لەگەڵ بە شارستانی بوونی میلەتان دابنرێت. بایەخیشی کللتوری و شارستانی ڕۆژ بە ڕۆژ لە بەریەکدا درازێت و ئەوەی بە فۆرمەڵی کەلتوری ناوزەند دەکرێت شوێنی شوناسە بنچینەکان دەکرێتەوە لە بینراوەکە دووری دەخاتەوە.
هەروەکو چۆن ئومێدی ئێمە لە نێو بێگەشتە بەیەک جاری دوورکەوتەوە وەلێ من بەڕوونی ئەوە بینم کە شانۆ دەواازەکانی واڵا ئاکات بۆ هاتنە ژوورۆیی بێ بەرامبەر بۆ هەمووان دەکەواتە گشت ئامێرە ئەلکترۆنەکان و کۆمپیوتەرەکان بەرەو دۆزەخ و توڕ بدەن تەنها ڕوو لە شانۆ بکەن و هەموو ڕێزەکانی پێشەوە داگیر بکەن هەروە باڵکۆنەکانیش جۆ بۆ پێی فشل بکەن لە دیمەنە زیندۆکان ڕابمێنن ئێوە لە بەدەم شانۆدان نەفرۆزی مەکەن دەرفەتی ڕوخساری بەشداریکردنتان مەفۆتێنن ڕەنگەوە بە نرخترین دەرفەت بێت بۆمان کە پێکەوە بەشداری تیادا بکەین لەم ژیانە پوچ و بەسەر چۆماندا ئێمە پێویستمان بە هەموو ڕەنگەکانی شانۆیە بەڵام مرۆڤ تەنها پێویستی بە یەک شانۆ نییە مەبەستم شانۆی گەمە سیاسیەکانە شانۆی سیاسەکان شانۆی کارە بێکەڵکەکانیان بێگومان ئەوەی کە پێویستمان پێینە شانۆی تیۆری و ڕۆژانەیە جائیدی لە نێوان تاکەکان یان کۆمەڵەکاندا بێت ئەوەی پێویستمان پێینە شانۆی مەیتەکان و خێنی ڕژاوی ناو گۆڕەپان و سەرشەقامانەکانە لە پایتەختەکان و هەرێمەکاندا ئەو شانۆ گومڕایی ئامانجی بەرکەوتنی نێوان ئاینەکان و ڕەگەز و نەتەوەیەکانە ڕۆژی جیانی شانۆ لەو نەرمەندان پیرۆز بێت ئەم نووسینەش لەلایەن ئەناتۆلی ڤاسلیڤ نووسراوە کە دەرێنەرێکی رووسیا لە ساڵی 1933 لە رووسیا لەدایک بووە کە بەڕێوەبەری ماڵی شانۆی مۆسکۆیە ئەم دەرێنەرە خاوەنی چەندین خەڵاتی شانۆیە کە لە رووسیا و فەڕەنسا و ئیتالیا و پورتوگالیا خەڵاتەکانی وەرگرتووە بە هیوای سەرکەوتن بۆ شانۆکاران سپاس بۆ شانۆکار کاکاروان چێوار کا گۆران لە بەڕێستانە دەست پێەکەم وتەی خۆت و پیرۆزبایی خۆت بگەێنە پیرۆزبایی لە شانۆکارانەکەم هەڵبەتە من دایمەواڵم شانۆکارە ڕاستەقینەکان ئێمە لە وتارەکە باسیێواکەین هەندێک کەسن لە ڕابردووە چ لە ئێستاە بە ناوی شانۆوە کارەکەن بەڵام شانۆکارە ڕاستەقینەکان نین ئەوانە و کەسانن کە هەندێک جار تەنها بۆ کات بەسەربردن بینەرەکانەکە ناوهۆڵی شانەوە بۆیە پیرۆزبایی لەو شانۆکاراناکەم کە بەجددی خەریکی کاری شانۆن و هەوڵی شانۆیان هەیە بەجددی و پیرۆزبایی لەو گەنجاناکەم کە ئێمە تۆزە تەمەنمان چۆتە سەروترەوە بۆیە لە گەنجەکان هەڵێم کە زۆر بەجددی لە بواری شانۆیە خەریکن و هەوڵی خۆیانیان هەیە بۆ شانۆ و ئەم ڕۆژ ئەوەی کە جێ خۆشحاڵی بوو دوان لەو کەسانی کە گەنجن و پڕ لە تاقان دیاری عومەر و شەوکەت کە هەردووکیان خەڵاتیان وەرگرت بوو خەڵاتی با بڵێن ساڵ وەکو ئەکتەر وەریان گرتبوو کە زۆر جێ دڵخۆشی و بەو گەنجانە درا و هەروەها ئەتوانین یعنی ئەو پیرۆزباییە ئاڕاستی هەموو لایەنێ بکەین دەسەکانت خۆش بێ خاتوونە سفەرمە کە گۆران وەبزانم هەموو کەسەکانی وێت مش زۆر پیرۆزبایی لە هەموو شانۆکارەکانەکەم بە تایبەت ئەو شانۆکارانی کە بەڕاستی گەرمیەخەنە ناو هۆڵەکانی شانۆوە شانۆ بۆ بەخەون لەلایەن بەشێکە لە ژیانی ئەوان لەگەڵ هەموو سەختەکانە لەگەڵ هەموو ڕوبەڕووی هەموو شتێکە بنەوە بۆی بتوانین کاری شانۆوە بکەن پیرۆزباییان لێک دەستخۆش کاکەڵکەوت فەرموو منیش پیرۆزبایی لە هەموو شانۆکارە جدیەکان شانۆکارە دڵسۆزەکان ئەو شانۆکارانی کە لە کاتی قەیران و لە کاتی ناخۆشەکان ئەتوانیویانە ئیش بکەن پیرۆزبایەکی گەرمیان لە یەکەم پیرۆزبایی لە کاستەکەم کە ئێستا من هاتم بۆ ئێرە خەریکی پرۆڤە و دیکوردانانن کە هەموو شانۆکاری جدی گەنجن توانایەکی باشان هەیە پیرۆزباییان لە یەکەم دەستەکانتان خۆش بێت دووبارە بەخێر بێن هەوڵە دەین تای ئەو گرفتانی کە لە شانۆدا هەیە و بەرەو پێشچوونانی کە هەیە لایەنەکانی شانۆ بخەینە ڕوو جارێکی تر پیرۆزبایی خۆمان لە تای شانۆکاران و هونەرمەندانەکەین کا گۆران بەپ لە بەندی شتەکان باس ئەەکەین بەڵام لە ئێستادا تەنها ڕوتی شانۆمان پێ بڵێ بزانین دەچ ئاستێکدایە من بیزەبت ناتوانم یعنی من باڵین لێکۆڵەرۆیەکی باش نیم لە بواری ئەگەر بینەریش بیت من بۆ کۆڵم لێکۆڵەرۆیەکی باش نیم ڕەنگە لە هەندێک شوێنە هەڵم هەبێت بۆیە داوای لێبوردن لەو کەساناکەم کاگەر هەڵم هەبێت لە بڵین ئەوەی کە بتوانم قسەی لەسەر بکەم ئێمە دوو قۆناغمان هەیە لە شانۆیە قۆناغێکمان هەیە کە پێش ڕاپەڕینە لە پێش ڕاپەڕینە شانۆکاران جۆرێک لە ئیتجاهی کارکردنی خۆیان هەنەبووە لە دوای ڕاپەڕینیشەوە جۆرێکی تر دروست بوو لە کارکردنی شانۆ چکە زۆرێک لەوانەیە کە خەونیان سربەستی و ئازادی کوردستان بوو هاتەدی کە هاتەدی بە جۆرە لە جۆرەکان ئەمان ڕەنگە
دەسە و دامان بێت و چوونە ماڵەوە هەندێکی تریشان نەخێر خەونەکەیان بەجددی ناو شانۆ بووە و گەڕان بۆ جێگاکی تر ولا من نتوانم بڵم من ئێمە ئەو نەوەین کە لە دوای هەر لە سەرەتای ڕاپەڕینەکانەوە نەوەیەکی تر دروستە بێت کە پرسیارەکانمان بۆ ئاراسەیە بێ ئایا بە خۆی شانۆ چییە و ئێمە توانین لە ڕێی شانۆ چی بکەین یعنی ئایا بە تەنها سەربەستی بەسە بۆ ئێمە ئازادی بەسە بۆ ئێمە یاخود چی شتێکترە توانین بەدەست بێنین بۆیە پێم وایە پرسیارەکە بەم ئاراسەیە ڕۆی لە دوای ئەو نەوەی ئێمەوە کە ئێساژ هەندێک کەس لەو نەوەیەم پرسیارەکەن یان گەڕان بە شوێن تەکنیکێکی تری نواندنا یعنی شانۆ بە تەنها ئەوە نییە تۆ بێ تێکستێک فڕێبێتە سەر تەختی شانۆ و بینەرەکە لەگەڵ تا پێ بکەنن یان بگرین ئێمە پێویستان بۆیە چی تەکنیکێک دروستەکەین لە شانۆیە کە ئەم تەکنیکە شتێکی ڕاستەقینەترە لە شانۆیە چونکە ئێمە شانۆ نابێ وا بیرکەینەوە بە تەنها بۆ کوردستان و بۆ شارێکەکەین و بۆ جێگایکەکەین هەمیشە و شانۆکارانی کە دەستیان پێ کردووە وا بیریان کردەوە کە ئەمان شانۆ ئەکەن بۆ مرۆڤایەتی بۆ سەرجەم بۆ هەر ئینسان لە هەر شوێنێکی دنیا بێ دەنگی شانۆی پێ بکات چکە شانۆ بۆ خۆی لە دروستبوونی و پەیوەندێکی خواوەندی هەبووە شانۆ جیاواز لە هەموو هوەرێکی تر هەندێک هوەرەڵێ من خۆم لە ماڵەوە بۆ خۆم ئەم شانۆیە ئەم هوەرە ئەەکەم شاعیرێک ئیلهامەکەی بۆیە لە ماڵ و شعرە نووسێ بەڵام شانۆ لە دروستبوونیەوە پەیوەندیەکی نێوانی مرۆڤ و خوداوەندی بووە ڕوبەڕووبوونەوەیکی قورستر و گەورەتر بووە بۆیە لە دوای ئەوەی کە هەندێک شانۆکاری تری کە بنە شانۆکاری پۆستمۆدێرنە لە دنیای دروستە بن دیسانەوە ئەوانش هەمان پرسیارە کۆنەکە دروستەکەن و لای خۆیان کابێ شانۆ هەموو سنوورەکانی دنیا ببڕێ هەموو سنوورەکانی جیهان ببڕێ ئالێرەیان ڕەنگە شانۆکاری کورد گرفتی هەبێت کە نەتوانێت بەقوڵتر بیر لە شانۆکەی بکاتەوە ئێمە زۆر جار بیر لەواکەینەوە چۆن هۆڵەکانمان پڕکەینەوە بەڵام بیر لەوە ناکەینەوە چۆن کاریگەریەکانمان تا چەند ئەتوانێت دروستکەین شانۆ هەیە چەندین مانگ پێشکەشە بێت ڕەنگە شانۆکار مەسەلەن سەرەتاییترین پرسیارە لێ یەکەن ئەی بۆ شانۆکەی تۆ ناتوانێت 6 مانگ بەردەوام بێ 7 مانگ بەردەوام بێ نازانم چەند مانگ بەردەوام بێ ئەو پرسیارانە لە خەڵکەکە ئەو شانۆکەی ئەو شانۆیە کە خەڵک زۆر ڕاگوزەر و تێپەڕێ بەلایە بەڵام ئێمە پێویستان بۆیە کە چۆن بینەر ئەتوانن ڕابگرین لەناو ئەو شانۆیانەی کە فعلەن بینەر تا قوڵایی ناخی خۆی بەرێت بینەر ڕوبەڕووی بەرپرسیارەتی بکاتەوە ئالێرەیە شانۆکاری کورد یعنی ئێمەی شانۆکاری کورد گرفتمان بۆ دروستەبێت ئەویش گرفتەکەمان پەیوەندی بۆ هەیە کە کۆمەلگای کوردی من دایمەوە تۆ کۆمەلگایەکی هۆشیار نییە کۆمەلگایەک نییە کە یعنی پێشکەوتنی بینی بێ کۆمەلگایەک نییە ئاشنا بێ بە شانۆ بۆ کۆمەلگای کوردی زۆر تازەیە زۆر خێزان هەیە زۆر ماڵ هەیە هەتا تەمەنی تەواو بووە شانۆیشی نەبینیوە زۆر ئەتوانین بڵین عشیرەت هەیە لە هەموو عشیرەتەکەیە کەسیان شانۆیان نەبینیوە بەلایەنەوە ئاساییە ئەمە ڕەنگە قورس بێ بەڵام لە شوێنی تری دنیاە پێت وایە زۆری بینەری شانۆ دەرئەنجامە بۆ باشی شانۆکە؟ نە بەڵام دەرئەنجامە بۆ کۆمەلگاکە هەر کۆمەلگایەک مثلا لە کۆمەلگای ترا خەڵک ئامادەیە هەفتەکە کار بکات لەو کاری ئێوارەیە بچێ بۆ سینەما لەگەڵ خۆشەویستەکەی چێ بۆ سینەما لەگەڵ ڕفیقی چێ بۆ سینەما ئەچێ بۆ شانۆ ئەچێ بۆ کۆنسێرت ئێمە ناتوانین ئەم کەلتورەمان نییە بۆی بینەرەکەمان بچێتە ناو شانۆوە بینەرەکەمان بچێ بۆ هۆڵی سینەما بچێ بۆ کۆنسێرتێک ینی ئامادەنی نەنجار پارەکە بین بۆ شوێنانە بەڵام ئامادەین بچین کاتی خۆمان لە شوێنی تر بکوژین و لە شوێنی تر بەسەری بەرین کە ڕەنگە شتێکی ئەوتۆمان پێ نەبەخشێ بەڵام شانۆ ژیانێکی تازەمان پێبەخشێ ئێمە لێرەیە بینەرەکەمان کێشەی لێرە هەیە کە کاڵم ئاستی ڕۆشنبیری لاوازە ئاستی ئەو ڕۆشنبیرێتی لاوازە کە ناچێتە ناو شانۆکانەوە دەنا شانۆکانمان یعنی تەجروبەی زۆر باشە کرێ شانۆکاری باشمان هەیە ئەکتەرمی زۆر باشمان هەیە دەرهێنەرمان هەیە گەڕان و زۆر وردە لە ناو شانۆیە بەڵام دوجار لەبەر دەمی بینەرەکەیە هەندێک جار هەز بە و ناومێدیاکات باشە خاتوناس گوێبیستی وتارەکەی ئاناتۆلی ڤاسیلیڤ بووین دەرئەنجامێک بوو لە تێکەڵەیەک بوو لە هەم بێ ئومێدی هەمیش واقعەتی کە لە ئێستادا لە شانۆدا هەیە ئومێدی ئێوە لەم ڕۆژەدا کە ڕۆژی جیهانی شانۆیە چییە؟ دەڕاستی ئەگەر ئەناتۆلی ناومێدیەکی تیا بێ ئێمە چیمان تیا بێ زۆر لە ناومێدی گەورەترمان تایە چونکە شانۆ لە هەموو جیهانە یاخۆ بینەری شانۆ لە جیهانە شانۆ بۆ بە کەڵچەر بۆ بە کللتور لە وڵاتەکانە نەکەر ئەو هەموو هوەرێک بۆ بە
کولتور لە ناو وڵاتەکانە کە کاتێک خەڵکیە بینی کە ئەچێ لە هەموو وڵاتێکا کە ئەچێ بۆ سەیری شانۆ پێی عیب ئەگەر لە مانگەکە شانۆیەکی نەبینی بێت یاخود نەچوو بێتە کۆنسێرتێکەوە یاخود لە پێشانگایەکە نەڕۆشت بێت چەند لەو حەیەک ببینێیان لە هەر شتێکی ترا بەڵام لێرە چییە وەکو مامۆستا گۆرانی شاماژەی پێە سیرەکەی شانۆ لە لای ئێمە وەکو زۆر شەرمنانە نمایشەکرێ بەلافیتەیە وەکو وایە کە تەعزیەیەکە بێت ینی ئەمە بۆ بەکارێکی شەرمنانە شانۆ لێرەیە کە ناتوانین ئایا ئەبێ ئێمە چی ئومێدێکمان هەیە ئایا ئومێدی ئەوەمان هەیە کە شانۆ بکەین بە جیهانی بوون لە کاتێکاکە ئێمە لە چواردەوری چەند شاخێکین و هیچ تەجروبەیەکی دەرەوە نبینین یان هیچ تەجروبەیەکی دەرەوە نایێتە ناو ئێمە ئایا ئێمە ئەتوانین چۆن ئەم سنوورانە ببڕین ئایا ئێمە ئەتوانین چۆن هیچ نەبێ لە ناو خۆمانە ئەم هوەرە بێ بە کولتوری بێتە ناومانەوە بێتە ناو خێزانەکانەوە بێت سیر بکرێت بێت عیب نەبێ هیچ نەبێ عیب نەبێت ئایا لە سیستمەکەیە چۆن ئیشی لەسەرکرێت لە چی مەکتتەبێکی سەتاییە یاخود چ کاتێک دوانراوە لەگەڵ وەزارەتی پەروەردای قسەی ئەو کرێ باشانۆ لە سەتاییەوە بخوێنرێ با لە میدیاکانە بارز بکرێت با بۆ نمونە ئەوەنەی کە میدیاکان احتیمان بە لایەنە سیاسیەکە ئەیان احتیمان بەلایەنە کولتوریەکە بن احتیمان بەلایەنی شانۆ بن بۆ نمونە سیرەکەی میدیاکان دەورێکی زۆر خراپیان بینیەوە لەوەی کە خەڵکیان کردووە بە سیاسی بەڵام بیریان چۆتەوە کە پێویستە خەڵک ڕۆشن بیر بکرێ لایەنە کولتوریەکەیان بیر چۆتەوە لەبەرەوە من ناتوانم بڵێم ئێمە ئەتوانین هیوایەکی ئەوەنە ڕۆشنمان هەبێ کە سبینێ چی ئەەکەین لە کاتێکا کە ئێمە لە ئێستاە بە هەزار حاڵ پارەی یاخود ڕۆبعی بودجەی شانۆیەکی دەستەکەوێ ئەکتەرەکە بەسکی برسی بە گیرفانی خۆی لەسەر گیرفانی خۆی ئەچێتە ناو هۆڵە ساردەکانەوە ئەگەر هۆڵ هەبێ لە ئەساسا ئەچێتە ناو هۆڵە ساردەکانەوە بۆ پرۆبە لە دوای کارێکی زۆر کە کردوێتی تر وەزیفەیە کرێکاریە هەر شتێکی ترە پێم ناڵێ لێرە هیوا چییە؟ چ دەورێکی هەیە؟ ئەمان بە ئاراستەمانەکە بەرەو چی؟ قسەی زیاترەکەین. شانۆکاری ڕووسی ئاناتۆلی ڤاسیلیڤ ئاماژەی بە سێ پرسیار کرد کەویش ئەوەیە شانۆمان پێویستە بۆچی پێویستمانە بۆ ئێمە چییە؟ هەمان پرسیار لە تۆکەمەوە. ئەگەر ئەو ڕاستە ئەو لە ڕووسیە لە کۆمەلگایەکە دروست بووکە شانۆ کەڵچەرێتی شانۆ ژیانێتی یعنی شانۆ بووە بە شتێکە ضروریترە لە ناو خواردن لە ئاو خواردن لە کۆمەلگایەکی ئاوایە دروست بووە بەڵام ئەگەر ڕاستەوخۆ بەرەو ڕووی یاخود هاوسەنگی کەینەوە لەگەڵ خۆمانە ئەم پرسیارە لە کۆمەلگای خۆمانکەین ئایا شانۆمان پێویستە من یەکسەر ئەتوانم بۆ وەڵامە بەمەوانەیە من بێگومانم ئەڵم پێویستمان نییە بۆچی لەبەرەوەی کە ئێمە بەلایەنی کەمەوە 1 ساڵ شانۆ نەکرێ هیچ کەسە نایێتە سەرجادە بڵە بۆ شانۆ ناکرێ لە شارێکی وەکو هەولێرە یەکە لە هۆڵە باشەکانی هۆڵی گەلە ڕووخاوە 3-4 ساڵە بەنیازەوەی تەعمیر کرێتەوە هیچ کەسێک نایە بڵێ ئەم هۆڵە بۆچی چا ناکرێت و لە کاتێکا مۆڵەکان وردە بەرزە بنەوانێ گەورەترە کرێن تەلارەکان گەورەترە کرێن بەڵام هۆڵێکی باشی تەواوەتیمان نییە و یعنی کەسانێکی تەواوەتی کەمیش بێن خەریکی شانۆ بن سەرەکەی ئەنجامەکەی چییە کەس ناچێت بۆ سەیری شانۆکەی کاوا بوو ئەم پرسیارە توانی ڕاستەخۆی بڵێ لە کۆمەلگای ئێمە شانۆژ نەبێ ئەکرێ دەرەنجامەکەی هەرەوە بێ هیچ سوودێکی نەبێت هیچ سوودی ئەبێت ئەکرێ بڵێ سوودی هەیە بەڵام واقعەکەم بۆ جێڕایتەوانی ینی ساڵێک شانۆکارە ڕاستەقینەکان بۆ بینەرە ڕاستەقینەکان چی ئەبێ؟ ینی ئەبێ ئەوەش هیچ بێ؟ بینەرەکان دەستە بژێرە من ناڵم بینەرەکانمان زۆرە لەبەرەوەی کە تۆ ئیشەکەکەی لە ڕێژەیەکی دیاریکراوە بەسەڵەن 100 کەس 200 کەس و 1000 کەس هاتە ناو هۆڵەکەەوە لەوە زیاتر نییە لە کاتێکا شارەکە و نمونە بین سلێمانی 3 ملیۆنی تیاژی 3 ملیۆن کەس ئەگەر 1000 کەس بێتە ناو شانۆیەکەوانەیە ئەمە کێشەیە بۆ خۆی من یعنی ئەوە ڕاستەخۆ ئەوە گەیەنێ کە تۆ شانۆ و پێویست نییە ئەگەر شانۆ پێویست بێ بێگومانوان نابێ ئەبێ دەرگاکان بشکێنرێ ئەبێ هۆڵەکان بەرنەکەی ئەبێ لە باتیەوەی 3 ڕۆژ نمایشکەی ئەبێ بە 6 مانگ بە ساڵ نمایشی شانی لێ بکەیت بەڵام تۆ سێرەکەی 3 ڕۆژ نمایشەکەی 5ەم ڕۆژان بینەرە نامێنە کابوو تۆ چییە یعنی بینەرەکە و دیاریکراوە ڕێژەکەی دیاریکراوە و ئەو کەسانیشی کەین بۆ شانۆ دیاریکراوە
باش لەگەڵ هەموو ئەم بێ ئومێدێدا لە شارە جیاجیەکانی کوردستان پرۆژەی جیاواز و کاری جیاواز و بەڕێوە چۆ بۆ بەڕێکردنی ئەم ڕۆژە جیانیە دواتر باز لەوە ئەکەین لە پاش وەرگرتنی ناوبڕێک بەردەوام ببین لەگەڵتانە. دووبارە سڵاتان لەبێ لە شارە جیاجیەکانی کوردستان لە ڕۆژی 27 مانگا کە تایبەتە بە ڕۆژی جیانی شانۆ هەر یەکێک لە شارەکان خزمەتی تایبەتی خۆی کردووە و ئەم ڕۆژە بەرزڕاگیراوە بە خاتری ڕۆژی جیانی شانۆ. بە نمونە لە شاری دوهۆک لە زاری بەڕێز بەڕێوبەری هونەری شانۆی دوهۆک کە 19 تیپی شانۆی هەیە بەڵام هەتا ئێستا یەک جێگەیان نییە بۆ ئاڕستکردنی کارە شانۆیەکانیان. هەروەها لە شاری کەرکووک شانۆکارەکانیان پانێڵێکیان ئەنجام داوە کە لەو پانێڵەدا چەند داواکاریێکیان خستۆتە ڕوو بۆ جێبەجێکارانی ئەو ناوچەیە تاوەکو بەدەمیانەوە بێن بۆ جێبەجێکردنی کارە شانۆیەکان. بە هەمان شێوەی شارەکانی تری کوردستان لە شاری هەولێریش کۆمەڵێک شانۆیی ئامادەکراوە کە هەتا دەی مانگی چوار ئەم شانۆیانە بەردەوامە بێ بەڵام زانین بە چ شێوەیەکە. هەروەها دروستکردنی فیلمێکی دۆکومنتەری کە تایبەتە بە شانۆ لە کوردستاندا. ئەمەوێت ڕای میوانەکانم وەرگرم لەسەر ئەم چالاکیە جیاجیانە لە هەولێر و دوهۆک و کەرکووک و دواتریش لە زاری خۆتانەوە بزانم چالاکی لە شاری سلێمانی تایبەت بە ڕۆژی جیانی شانۆ چی بووە کاگۆران لە بەڕێستانە. وەڵام من باسی دوهۆکەم یعنی دوهۆک بەڕاستی زۆر ئەنیێسەکەم زۆر چالاکن و یانێ کۆنتاکتی زۆر باشیان هەیە لەگەڵ شوێنەکانە بەڵام فعلەن گرفتی گەورەی هۆڵیان هەیە گرفتیان هەیە هەندێک جار چەند کەسێکن لەوێ شانۆکەن یعنی ئەوە گروپەکان زۆر بن لە دوهۆکە بەڵام من ئەکتیڤیتێکی زۆر باشیان تیابینمەوە لەو شانۆکارانی دوهۆکە بەڵام شێشەکە لە دەوڵەت لە حکومەتە ینی سیاسەتێکی کللتوریمان نییە بۆی بێ خزمەت لەم شارە بکە مادامە توانێت و پەیوەندیانە دروستکە ئەیوە بەردەوام هاوکاریان ناکە. مەسەن لە باسی هەولێرت کرد لە ماوەی ڕابردووە کە هەولێر نمایشەکانیان من بۆ دوو شانۆیان چووم یعنی لە دوو هۆڵی زۆر بچووکە پێشکەش کراوە هۆڵی تریان وەکو پێویست نییە یا خەریکی تەعمیرکردنەوەی بزانم هۆڵی میدیای ژیراوە هۆڵی گەلە خەریکی چاکردنەوەیە یعنی دوو هۆڵی پەیمانگەیان هەیە لەگەڵ هۆڵی ڕۆشنبیریانە ئیتر هۆڵەکانی ترمی خەریک ینی نیانە بەو شێوە مە دیسانەوە کێشیان بۆ دروست بووە بۆ هەولێر. لە شاری کەرکووک کۆمەڵێک لە پانەڵێکا کۆمەڵێک داواکاری خراوەتە ڕوو پێت وایە و داواکاریانە داواکاریەکان چی بووە؟ داواکاریەکان هەر تایبەت بووە بە خزمەتکردنی بواری شانۆ لە هەموو بوارەکانە بێتمە کێشەکە لەوایە ئێستا سەرەتا چەند ساڵی پێش ئێستا لە ناو سلێمانیشا سیمیناری زۆرەکرا داواکاری زۆرە نووسرا من بیرمە لە 2010 هەروەکو ئەم ڕۆژە هەموو گروپەکان کۆبوونەوە کۆمەڵی داواکاری لە ناو شاری سلێمانیا کۆمەڵی داواکاری کرا بۆ ئەوەی کە حکومەت جێبەجێکە من خۆم بووم کە لەوەی کەتیبەکان هەڵیان بژارن بۆەوەی کە داواکاریەکان خوێنمەوە لە ڕۆژی 27 سەیە تا ئێستا کە 6 ساڵی بەسەرا چووە یەکێک لەو داواکاریانە جێبەجێ نەکراوە ئەسڵەن کەس بە دوایانە چووە کێشەکە لەوایە تۆ چەند قسە ئەەکەی چەند متەطەلباتی هەیە و چەند داواکاریەکەی وا ئەزانن یعنی بەداخەوە لە ناو دەسەڵاتداری ئێمە لە ناو حکومداری ئێمە شانۆ یان هونەر وەکو کارێکی هوایە تا ئێستا سەیرەکرێت یعنی تا ئێستا نەیتوانیوە پێگەیەکی خۆی بیرێتێکە کە پڕ بە پێستی خۆی بێت ئەگینا ئەگەر وەکو هیچ وڵاتی ئێمە بە سێری وڵاتەکانی دەوروبەرمان بکەین با ئێمە زۆ تەماعمان نەبێ سێری ئەوروپا و ئەمریکا نەکەین تەنها وەکو ئێران سیرکەین یان وەکو ئەم دەوروبەرەی کە ئێمە کە هەر شەڕیشی تیا بووە معقولە لە ناو شارێکە 19 تیپی هونەری شانۆیی هەبێت قاعەیەکیان هەبێ بسووتێنرێت معقولە لە ناو شاری سلێمانیە کە پایتەختی ڕۆشنبیریە هۆڵێکی باشی نییە بۆی توانی شانۆی تیا نمایش بکەیت هۆڵێکی باشی نییە بۆی پرۆڤە بکەیت ڕاستە قسەکان نەکرێت شتەکانە نووسرێ بەڵام چییە نەتیجەکەی کێ گوێ لێ ئەگرێت مشکیلەی ئەم وڵاتە ئەوەیە کە گوێ لێ ناگرێت گوێنەگرتنە تەنها قسەکردنە و قسەکردنە من بۆیە هەستەکەم یعنی لەم فترەیە تەنانیتی سیمینارات و قسەکردن و هیچ شتێک نەما لەبەر ئەوەنە قسە کرا و دەرئەنجام نەبوو ئەوەنە داواکاری هەبوو داواکاری چەندها ساڵ پێش ئێستا جێبەجێ نەکرا داواکاری چی ئەکەی بێدەنگی باشترە یان بێدەنگ نەبوون بێگومان هیچ کاتێ بێدەنگی باشتر نەبووە لە بێدەنگ نەبوون ئەوێ قسە بکرێت بە تاچی دەگەر قسە نەکرێت چۆنەڵی برینەکان قوڵترە بێتەوە
خۆی یەکێک لەوانەیە بەڕاستی هونەرمەند بێدەنگ ناکرێت ئێمە لە وتارەکەی کە نووسیمانانی شانۆ بێدەنگ ناکرێت و ناشوانم بێدەنگی کرد بەڵام ئێمە خۆمان بەڕاستی ناومێت ینی ناومێت بووین لەوەی کە ئازانین هیچ دەسەڵاتێک نییە گوێ لە تۆ بگرێ وەکو هونەر ئەمە ببوورە نازەنین خان بەسە ئەمە زۆر باش لەمە ئاگدارین و ئەزانین بەڵام ئێمە ینی خۆمان خەریکی کاری شانین ئەو خۆمانین هەوڵی شانین بۆ منە ینی کاوترە سلێمانی پایتەختی ڕۆشنبیرە باوەڕکە مزایدێکی سیاسی نەبێ شتێک تر نییە بێجگە لە مزایدی سیاسیشی تر نییە گینا سلێمانی خۆی ئەوەی کە کراوە مەسەن لە ڕابردووە شاعیرەکە بەچێکی زۆری و شاعیرانی کە سلێمانیان خسۆتە لووتکە دەربەدەر بوون لە ئەستەمبول و لە فڵان شوێن لە فساد جێگا بەشێکی زۆری لە دوای مەسەن لە سەردەمی بەحساوی کە ئەدەبیان ئەنووسی و کاریانە کرد بە هەمان شێوە یا زیندانی بوون یا ڕاکەڕاکەیان پێکرا یا دنیای کێشیان بۆ دروستەکە لە دوای ڕاپەرنیشەوە ئەوانەی کە بەردەوام خەریکی کاری هونەری بوون لە ژێر سایی دەسەڵاتی حکوومەتێری کوردستانە دیسانەوە لە دنیای کێشەیە بوون بۆیە ئەوە فەردەکانەوە تاکەکانن کە مەسەن هەوڵی کاری کارئێن لە شارەکانە نەک ئەوە محافظ نییە بێت خزمەتی شار بکات ینی لەسەر کورسێک دانیشێت و من بە قەناعەتی منەوە تام لەحزەی ئێستا هیچ پارێزگارێک هیچ سەرۆک شارەوانیەک هیچ وەزیرێکی ڕۆشنبیری نەیتوانیوە خزمەتی بواری شانۆ بکات خزمەتی بواری کللتوری بکات لە هیچ شوێنێکی ئەم کوردستانەیە پێچگەلەوە دەوڵەمەنەکانی ئێمەش بەڕاستی ناتوانێت و مەسئولێتە هەڵگرێ ینی لە زۆر شوێنی دنیای سیرەکەی دەوڵەمەنەکانی ئەو وڵاتە بە ئاقارێکی باشە ئەتوانن هونەرەکەیان برن ئەو مەسئولێتە هەڵەگرن لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ حکوومەتە بێ یاخود لەگەڵ شارەوانیا بێ یعنی بەپی سیستمی ئەو وڵاتە بەڵام سیرەکەی لەلای ئێمە دەوڵەمەنەکانمان بێباکە لەوەی کە بەرامبەر کولتورەکەی بەرامبەر ڕۆشنبیری وڵاتەکەی زۆر بێباکە ئەو هەموو بینایە ئەبینی ئەو هەموو یەکەی نیشتەجێبوونە ئەبینی کە ئەکرێ لە کام یەکەی نیشتەجێبوونە هۆڵێکی شانۆ دروستکرا هیچ نەوێ بۆ ناوم ئەو مەکتەبەی کە لە ناو یەکەی نیشتەجێبوونەکایە لە ناو کام یەکەی نیشتەجێبوونە مەکتەبەیەک دروستکرا لە کام یەکەی نیشتەجێبوونە هۆڵێکی سینەما دروستکرا سیرەکەی کەسی بێ بە هەموو ئەو خەڵکە بێباکە ئەوەی کە ئەتوانێت دەسی لێرە بۆ ئەوێ بڕوا بێباکە بێ بەرامبەر کولتوری وڵاتەکەی ئەگینا بۆ منە دەوڵەمەندێک ئەتوانێت هۆڵێک دروست بکە بەڵام چاوەڕ ئەشتوانی پارێش بێنێتەوە ئەتوانین هونەر ببێ بە بزنسیش بتوانێت پارێش بڵێ بتوانێت پارێش ڕاکێشێتەوە بەڵام بە عەقڵ بکرێت بە سیستم بکرێت نەک ئەوەی کە بیاوێ ئەمڕۆ هۆڵێکی دروستکە سبەینە ملیۆنی دۆلاری لێ دەستکەوێتەوە ئەمە تایبەتە بە بواری بزنس و پەیداکردنەوەی پارە و بە پیشەبوونی هونەری جواتر قسەرە سەراوەکەی زۆر بە تایبەتی با لەو بازنێدا ببینین و بزانین شارەکانی تر چالاکی جیاجیان ئەنجامدا بزانین سلێمانی چی کرد و پما بێ یەکێ لە کارەکانی تۆش ئەو کارانە بوو کە خرابۆنێ و چالاکیەکەەوە فەرموو بەڵێ بەڕۆبەتی هونەری شانۆ لە سلێمانی بە هاوکاری پەیمانکردنە جوانەکانی سلێمانی لەگەڵ چەند گروپێکە هەستاوم بە باڵێن فستیڤالێکی بچووک بۆ ڕۆژی جانی شانۆ لە ئەبیانەی ئەوەیە 4 کاری شانۆیی هەیە لەگەڵەوەی مناوێ بە 5 کاری شانۆیی هەر ئێمە ورچە بەڵێ یعنی ئەمە دڵخۆشکەرەیە ئەمە لە بکاتەوە لەو کاتی قەیرانەیە و لەم بێباکی دەسەڵات و حکوومەتەیە تۆ لە 27 سیا بتوانی 5 کار بکەی بەڕاستیمایی خۆشحاڵی ئەمە لێرە ئێمە توانین شانازی بە شاری سلێمانی خۆمانەوە بکەین لەم کاتەیە لەگەڵ هەموو ئەمانەشە هەوڵەکانی شانۆکاران خۆیان بوون هەوڵەکانی تاکە کەسی بوونی دەسەڵات نەبووە دەسەڵات بێباکە لەوەی کە شانۆ ئەکریان ناکرێ دەسەڵات بێباکە لەوەی کە هۆڵ هەیە یان نییە دەسەڵات بێباکە لەوەی کە بینەر ئەچێ بۆ شانۆیان ناچە هیچ باشە پێت وایە گەر لە ماوەی 1 ساڵە هیچ جۆرە شانۆگەریەکی جۆرە چالاکێکی شانۆی ئەنجام نەدرێ لایەنی پەیوەندیدار بێتە دەنگ کە بۆ شانۆی نییە من دڵنیام نایەتە دەنگ دڵنیام لەو باشە چالاکێکە چی تری تێدا بوو بۆمان باسکەی و باسیش لە وردەکاری کارەکەی خۆتمان بۆ بکەی شانۆی ورچکە براوەتە چەندین ناوچەی تری وڵاتانی دراوسی وڵاتانی دەرەوەش بەڵێ دیارە مەراسیمەکە 27 ئەمڕۆ لە هۆڵی ئامادەی سلێمانی کوڕان بوو من نەمتوانی ئامادەم لەبەرەوەی کە خەریکی ئیشەکەی خۆم بووم مەراسیمەکە دەستی پێکرد بوو پێم وایە سعات 5 کۆتایی هاوت دوا بەدوای ئەوە ماڵەکەم پڕە لە کافر ئیشی مامۆستا ڕووبار بوو دوا بەدوای مەراسیمەکە ئەوە نمایش کرا کارەکەی خۆشم شانۆیی ورچ کاتی خۆی لە شاری هەولێر نمایشم کردبوو بە هەمان شە ئەو ساڵی ینی 2 ساڵ لەمە پێش لە وڵاتی مەغریب لە فستیڤاڵێکی نێودەوڵەتیە کە بۆ یەکەمین جارە کورد بەشداریەکە
لەوێ بەشداریمان کردبوو وەکو کوردستان بە زمانی کوردی نمایشمان کردبوو پار ساڵیش بە هەمان شێوە لە فیستیڤاڵی قرتاج کە یەکێکە لە فیستیڤاڵە هەرە گەورەکان لە دنیای عەرەبە بە ئامادەبوونی 52 وڵات لە ئەوروپا و ئاسیا و ئەفریقا تایە بەشدار ببوون ئێمە وەکو کوردستان کە هەر بە هەمان شەوە یەکەمین جارە لەو فیستیڤاڵەیە بەشدارەکە ئێمە وەکو گروپێکی کورد و بە زمانی کوردی توانیمان کارێکی شانۆیی و نووسەرەکەی با بڵێن چیخۆفە و بەستایلێکی بە هەمان شێوە ئەکادیمیکە مێرهۆڵدا بتوانین نمایشکەین لێ و ئێستش بە هەمان شێوە بۆ ماوەی 2 ڕۆژ ڕۆژی 31 لە شاری سلێمانی لە هۆڵی کۆمپڵی هونەر و جوانەکان نمایشەکەن لە شاری سلێمانی. بڕیاری بێتە جارێکی تری وڵاتانی دەرەوە بێگومان ساڵی پار بە هەمان شێوە لە 27 سیا ئێمە بانگێشی وڵاتی هێنکراین سوید لە دیداری شانوی کوردیە بەڵام بە بۆنی کێشەی فیزا و شتەکانمان هەبوو نەمانتوانی بڕۆین بە هەمان شەوە لە مانگی یەکە کارمان بۆ کرا بەشداری فیستیڤاڵی نێودەوڵەتی فەجر لە تاران بکەین بە هەمان شەوە بە بۆنەی قەیرانی دارایی و ئەمانە نەمانتوانی بە هەمان شەوە لە مانگی 5 بە تەما بوون کارمان بۆ بکەن لە وڵاتی ئەردن لە فیستیڤاڵی نێودەوڵەتیە بەشدار بووین بە هەمان شەوە نەمانتوانی بەڵێنیان پێوین کە لە فیستیڤاڵی کۆیت کە فیستیڤاڵێکی بە هەمان شێوە گرنگە فیستیڤاڵێکی باشە بەشداری بکەین لەبەروی کە ئێمە ئەو فیستیڤاڵانە زۆرینەی ئەرکەکانە خەنە سەر خۆیان هاتوچۆی داخلی لەگەڵ نان خواردن و ئوتێل بەڵام تکتی تیارە کە بلیتی تیارەکە یەکەوێتە سەر خۆت ئەبێت تۆ بیێ ترەوان هیچ کێشیان نیە شانۆکارەکان بە هەمان شێوە هیچ بەڕۆبەرایەتیە لە ئێستا یعنی هیچ بجەیەکی نییە هیچ سپۆنسەرێکە بۆ دەست ناکە یعنی ئێمە لە مودەی کە چوین بۆ تونس نزیکەی 1 مانگی ڕێک بە دوای سپۆنسەرا لە هەولێر لە دووهۆک لە سلێمانیا گەڕای نەمانتوانی بچووکترین سپۆنسەر پیاکەین ئەچیتە لای هەر دەوڵەمەندێک ئەڵێ من ناتوانم سپۆنسەری ئەو کارەکەم باشە گرنگە دەستان خۆش بە بەڵام من ئامادەیم نییە 5,000 دلار بم بەکارێکی شانۆیی و بە هەمان شەوتەوە بێت لەسەر حساب و گرفانی خۆ بچیتە دەرەوانی ئەمەش بۆ چ ئەکتەرەکان بۆ چ کاستەکان لەم کاتەیە قورسەوە گرانەوە پێشمایە نەک ئەم کاستەی من هەر کاستێکی تریش بێ لەم کاتیان ناتوانێت بچێتە دەرەوە لەو کاتە باشە. کۆمەڵێک چالاکی تریش ئەنجام درراوە لە شاری سلێمانی ئاگاداری چالاکیەکانی تر هەیت پێم بێت لە ئایندەیە و لە چەند ڕۆژی دواترە کۆمەڵێک شانۆی ئەنجامەدرێت ڕەنگە مامۆستا گۆران ئاگادار لەگەڵ بەڕێوبەرایەتی و نەری شانوی سلێمانی کە دانیشتین لەگەڵ بەشی شانوی پەیمانگا من بیادەکە بێ شتێ بکەین ئەو بوو بەس گروپی لەیزین مامۆستا ڕووبار وتی من شانۆکەم و گەر پارەشم لەبێ کێشە نییە بۆ 27 سێ ئێمەش دوو بەرهەمی پەیمانگامان هەبوو کە پێشتر نمایش کرابەوە بەشێک لە پێداویستەکانمان هەبوو هەندێک پێداویستی ترمان پێویست بوو بەڕێبەرایەتی و نەریشانۆ بودجەکەی خسە بەردەسی خۆی بۆیە ماڵەکەم پڕە لە کافێر ڕۆژانی دواتریش بەردەوام نمایشەکرێت و سبەینێ کابێتە 28 سێ شانۆی ژنێک کچێک ژیانە بەخشێتەوە مەرگ لە پەیمانگا پێشکەشەکرێت پەیمانگا و نەرجوانەکانی سلێمانی 29 سێ شانۆی گوێبگرە عەبدولسەمیع هەر لە پەیمانگا و نەرجوانەکان ئەو شانۆیش پێشکەشەکرێت یعنی ئەمە کار و چالاکیەکانە بۆ 27 مارس بەڵام چەند کارێکەیە لە ئێستا لە بواری لە پرۆڤەنا و لە خەریکی کاری شانۆیین هەر با بڵێن ناو پەیمانگا و نەرجوانەکان لای ئێمە 4 گروپ خەریکی کاری شانۆیین و خەریکی پرۆڤەکردنی شانۆیین بەکاری جیاواز بڵێ یەکێک لەو کارانە کە بڵێن پرۆژێکی خۆمە پرۆژێکی تازەی شانۆیی خۆمە خەریکی کاری شانۆیین ئێمەش لەگەڵ دووسێ گروپی تر کە ئەوانش خەریکی کاری شانۆیین بۆیە بەڕاستی شانۆکاران ینی لەو قەیرانەی کەینە من پێم وایە لە بەڕێز وەزیرە ڕۆشنبیری یا بەڕێز هەر بەڕێزێکی تر کە بەرپرسی کللتوری و ڕۆشنبیرە و شارە پێی بڵێ وەرە ئەوە هەموو کارە شانۆیە هەیە و خەریکی پرۆڤەکردن لە خۆی بڕوانەکات چۆنەکرێم شانۆیانە هەبێت من بەڕاستی لە مەسەلەن ئێساسەکەم بۆ تۆ شارەخان تۆزێک ئەوە بێت ینی ناومێدیشی گەورەمان بەخشیە بەرنامەکەی تۆ بەداخەوە خۆی کێشەکەی ئێمە ئەوەیە کێشەی هونەر ئەوەیە هونەرمەندان ڕەنگە تۆزە ناومێدتر بن لە خەڵکی تر یا مەسەن ئێمە باشتر پەردەی ناومێدیەکان پیشانی خەڵکی بین ئەمە ڕەنگە تۆزێک
ببوورەگەر ینی تۆ بینەرەکانیش تۆزێک هەبوونی هەموو چالاکیە و هاوکاتی ژێکێک لە کارەکانی تر شانۆیی تابلو و بەردی هونەرمەند شوان عەتوف ئەمەش یەکێکە لە کارەکانی تر هەبوونی ئومێدە وایە نەنە ئێمە هەبوونی پڕبەرهەمی هونەرمەندانی شانۆکارە لەگەڵ هەموو قەیرانەدا ینی پێم وابێ ئەم ساڵ داین 2016 پێم وابە پڕترین یعنی لە شاری سلێمانی ئێماگەدارین زۆرترین کاری شانۆیی ئەکرێ لەم شارەیە و ئەکەوانی بەرپرس بن عنیوانی کە پێیان وایە زۆر جار هوتاف لێیان باڵفشەکەنەوە بۆ لەسەر ئاسی شاری سلێمانی و لەسەر ئەم شارە بوون بەشت و بەناوی ئەم شارە بوون بەشت بەس بیلۆ بکەنەوە بێن یعنی خزمەتی بواری کللتوری بکەن هوەر بکەن وەکو سیاست بێدەنگە وەکو ئاسی سیاسیمان بێدەنگە و وەزعەکە زۆر زۆر خراپە ئەتوانن بە ئاستی هوەر هەموو شتێک بەرەو پێش بەرن. یعنی من قسەکەی ڕەنگە عەبدوڵڵا وەچالان زۆرۆ بێڵە کوردیژنێ بە گۆرانی وتە نەتوانێت ئازادی بەدەست بێنێت. ئێمە لە ڕێی هوەرەوە ئەتوانین زۆر جار بگەینە ئامانجێکی گەورەی خۆمان. یعنی دەرگاکردنەوەی ئەوەی کە زۆر جار هوەرمەندانە چون دەرەوەی وڵات و کۆنتاکتە بێتەوەی کاگەڵکۆ باسی کرد مەسەلەن بەبێت لەسەر گیرفانی خۆ بچێت دەرەوە. فعلا مەسەلەن من هەر سەفەرێکم کردۆ بۆ دەرەوە یعنی وەزارەتی ڕۆشنبیری لێرەوە زۆر باشێڵم هیچ کاتێک هاوکاری نەکردی. ئەوەی هەبووە خۆمان ڕۆشتوین یا هەندێک برادری بەڕێز کە سەرمایه‌دارن و دەوڵەمەند و شتێ پارەیانێ هاوکاریان کردوین. بۆ نمونە بەڕێوەبەرایەتی هونەری شانۆ لە سلێمانی کە من پێم وایە شوێنێکی زۆر زۆر ئەکتیڤ و باشە. یعنی هەموو ئەو گروپانی کە هەیە هەموو کەسانی کە خەریکی کاری شانۆن یعنی بەشێکی زۆری دەستگیرۆیی یان بەڕێوەبەرایەتی هونەری شانۆیە لە شاری سلێمانی. بەڵام مشکلەکەوە لەسەر و ئەوانەوە هاوکاریان ناکرێت. لەسەر و ئەوانەوە ینی ئایا ئەو کەسی کە لەوێ لەسەر و ئەوەیە نابێ بڵێ کاکەم شارە پێویستی بە هاوکاریە ینی ناکرێت ئینسان بەبێ هوەر ناتوانێت بژی. ئەنی ئەم جارێ ماڵین بەڕاستی ڕەنگە نەخۆش بین ینی بۆچی هەوا لە ناو شانۆیان بەردەوا ڕەنگە تۆزن نەخۆشیمانێ بۆنی قامان بەسەرانێت ئێستا ینی ئەمڕۆ کە خەریکی پرۆڤەکردن بوون لەگەڵ ئەکتەرەکانە هەر کەناڵی ئێوە NRT2 لەوێ بوو هاتن راپۆرتێکیان کرد لە سێ شوێنی سەر تەختەی شانۆکەوە دڵۆ بێتە خوارە دڵۆپی باران لەسەر تەختەی شانۆکەیە هینماندانا وەکو زمانی زوو سەڵماندانا بوو تەشت و سەڵماندانا بوو اینجا هەندێک جار بێدەنگی تیا شانۆکە لەگەڵ بێت تەپینەکە هاتە ناو ئاوەکەوە. بەڵام بەو وەز ئەوە بەو سارد و سەرمایەوە یعنی من بەڕێز وەزیر ڕۆشنبیری دۆستێکی ئەزیزمانە هاتە ناو هۆڵەکەەوە خۆم قەمسەڵەکەی خۆم ماوە بەسەر شانیا بۆی سەرمای نەبێ لە یەکێک لە شانۆیەکانە. یعنی باشە ئەمە بەرپرسەناڵن با بێنم هۆڵانە کاکە تۆزە خزمەتی بکەین یعنی خزمەتی هیچی گەورەمان ناوێت دوسێ سکرێتمانەوێ ینی خۆ ناڵین دنیامان بۆ هینکەن ناڵین کۆشی گەورەمان بۆ دروستکەن شتی بەسیت کە ئەتوانرێ ئەو شارە بەرەو پێشەوە بێت. زۆر باشە یەکێک لە خانمەکان لەم ڕۆدا خەڵات کرا کە ڕۆژی جیهانی شانۆی وەکو خانمێک پێت وایە کە لەبەرەوەی شانۆکارانی ژن لە بەرامبەر پیاوانە ژمارەیان کەمترە ئەکتیڤیان ئەکرێ بڵم تا ڕادەیەک کەمترە و باشترە زیاتر و زۆرتریش خزمەت بکرێن و ئاوەڕ بدرێنەوە. من پێم وانییە کەمترن چونکە هیچ ئیشێکی شانۆیی نییە کە ژنیتیان نەبێیان کچیتیان نەبێت و کاری شانۆیی نەکات بەڵام ڕەنگە دەورەکان نەوعێکی تر بێت بۆ نمونە حاڵەتی ئیجتیماعی لە ژنە زۆر جیاوازترە زۆر کاریگەری زیاترە وەکو فەسلەجە لە ژنە کاریگەری زیاترە بۆ نمونە ئەگەر جاری وهەیە کچەکانمان کە شوکات و مناڵێ بێت زۆر قورسە جارێکتر بێتەوە نەک لەوەی کە نایەتەوە سەشانە بەڵام نۆ مانگسکی هەیە تۆزێ قورسە کارکردنی دوایی مناڵی هەیە شیرەیە ماڵ بەخێوەکە ئەمە تۆزێ کاریگەری هەیە بەڵام ئەوەی کە بڵێ نەخێر ژنان ئەکتیڤێتیان وەکو پیاوان نییە ڕاستە تۆزێک کەمترە بەڵام ئەوە نییە کە نەبێت ئەوە نییە کە هیچ شتێک نەبێت چونکە هەر بەپی هەر شانوەیەک ئێستا ئەوە نەماوە کە با بڵێن کە دەوری ژنێکە پیاوێک هاتبێ دەوری ژنەکەی بینی بێ ژنێکە ئەوە نەکارکتەری ژنی پێویستە ئەوە نەکارکتەری ژنیشیت لە شانۆکە یا بەشداریە بێت دێرەشەوە زۆ پیرۆزبایی لە هاوڕێی ئەزیزم دیاری عومەرەکەم کە بەڕاستی شایستەی خەڵاتە زۆر دەمێکە کە شایستەی ئەو خەڵاتە بووە کە وەکو شانۆکاری ساڵ چونکە کچێکی زۆر ئەکتیڤ بووە ئەوەیکێکە لەو کەسانی کە زۆر ئەکتیڤ و ئێمە پێویستە هەمومان دەستخۆشی لێ بکەین کە ژیانی بەردەوام وەبزانم بەس لە خلالی ساڵێکا دوی کاری شانۆیی کردووە
بێجگەیمە با باسی ئەزمونونەکانی ترینەکەین تەنها باسی یەک ساڵی بکەین کەواتە نەخێر ینی هەر کەس و ژنی شۆک و پیا و هەرێکی بەپی تمۆحی خۆی لە کارە شانوەکانە بەشدارە بێ لەگەڵ هەموو ئەو مەشاکیلانەی ژناکە زۆ زیاترە ڕەنگە بە مقارانەتە نەزانم ساگۆران و یا کەڵکەوت پیاویشن ئەوان بۆیان لە کێشەی پیا و زیاتر بزان بەڵام ئەوەی ئەزانم کە ژن ئەرکەکانی زۆر زیاترە وڵای پیاویش ئەرکی هەیە دەجار مشکلی خۆ باوەڕکە خۆ زۆر جار پیاویش مشکلی زۆری هەیە ینی من پێم وایە مشکلەکان وەکو یەکوانان دێجار یعنی ئێستا من لەم شانۆیە کچ و کوڕێکم هەیە پێشڕەو حسێن لەگەڵ ساوانە ینی هەستەکەم مردووچیان مشکلەکانیان وەکو یەکوان ینی هەندێک جار پیاوەکە لەبەرەوەی ئەویش مەسئولەتێکی گەورەی چکە مناڵی هەیە پێویستەکە بێ ژیانی بۆ بەڕێوەبەرێ چکە لێرە کێشەکەوەی خەڵک ناتوان لەسەر شانۆ بژی کە نەتوانین لەسەر ئێستا هەرێکێک مەسەن لە ئەمار سێکمانی لێرە ئەوەی کە ژیانی خۆمان دابین کردووە خۆمانین کار و کاسبی ترەکەی من مامۆسامە و فەرمانبەرە ئەو مامۆسایە ینی ئاوا ژیان دابینەکەین کاتە با لە دوای ئەوەی وچانە گۆرەگرینەوە گەڕێمە وڵاتان باس لە پیشەبوونی شانۆوەکو و کارەکان وەکو هونێرەکانی تر و باس لە کاری سپۆنسەر و هەموو بارانە بکەین کە تایبەتە بە ئابووری شانۆ باشە ئەگەڕێمە وڵاتان لە دوای وەرگرتنی ناوبڕێک. دووبارە سڵاتان لەبێ راپۆرتێکمان ئامادەیە لەسەر ڕۆژی جیهانی شانۆ پێکەوەی بینین و دووبارە دەسەکەینم بە گفتوگۆ. گانەبوو کەشەکە نازان بۆ شێوەیە حاکمەکەی بردووە ئەوانە حیوانەڵێ حیوانڵێ وردودا ها هینم نەکنەوە ساڵ ئەڕۆتە دوا وردودا بۆ شێوەیە. سلااوان لەبێ وەک دەزانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی شانۆی و بەناوی کەناڵی NRT2 گەرمترین پیرۆزبایی لەسەر جەم شانۆکاران دەکەین. لەم ڕۆژەدا لە جیهاندا بە چەندین چالاکی جۆراوجۆر و چەندین شانۆی جۆراوجۆر پێشوازی لەم ڕۆژە دەکرێت و یادی دەکرێتەوە. کوردستانیش هاوشەوەی هەموو وڵاتان لەم ڕۆژەدا کە 27 مانگ ئەکات و دەکاتە ڕۆژی جیهانی شانۆ پێشوازی لەم بۆنەیە دەکات بە چەندین جۆر و شێوازی چالاکی شانۆیی. بابزانین شانۆکاران پەیامیان چیە لەم ڕۆژەدا و چیان هەیە بۆ ڕۆژی شانۆ لەگەڵماندا بێنەوە باچینە لایەم زانین خۆیان چی دەڵێن. بەڕێز تۆمانەت بینیوە؟ ئەوانە بۆ دادگا بەجێڵی دادگا خۆی بڕیاری لەسەرەیە. دادگا؟ کام دادگا؟ هەرو دادگایی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بۆ ژیانی دیارمانی کەسێ نەقەیان لێوە نەهات. بەیامی من ئەوەیە بتوانین ئەو ئیشانەی هەمانە بتوانین پێشکەشی ئەو خەڵکی بکەین و ساڵ بە ساڵ بتوانین چەند ئیشێکمان هەیە کاری لەسەر ئەکەین وەکو ئەوەی کە ئێستا لە چەند ڕۆژی بڵێن لە سبەی دووشەمە سێشەمە ئیشێکمان هەیە بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆ پێشکەشیەکەین ئیشەڵا هیوادارین خەڵک بێ سەیری بکە و بتوانن خەڵک زیاتر بێن بۆ هۆڵەکان و ئیشەکانمان ببینن. وەڵامدانەوەی هاوڵاتیان بۆ شانۆگەریە کوردیەکان چییە؟ وەڵی زۆر لاوازە یعنی تا حدێ نازان بینەرمان زۆر کەمە ئەوەی کە ئەی بینن یعنی چەند جار بینەر هاتۆتەوە هەموویمان لەبەرە کە بینەرەکانمانکەن بینەرمان زۆر کەمە بۆ ئیشەکانمان. پیرۆزبایی خۆم ئاڕاستی هەموو شانۆکارانەکەم هیوادارم شانۆ بەرەو پێشەوە بچێت ساڵ بە ساڵ زیاتر برەوی پێ بدرێت. لە ئێستا شانۆی کوردی لە چه ئاستێکدایە بە بڕای تۆ؟ لە ئێستا ئاستێکی تا ڕادێک باشی هەیە بەڵام بەبوونی ئەم وەزعی ئێستاوە ئیش کەمتر بووە و خەڵکیش بینەرمان تا ڕادێک کەمە باشە و باش نییە. بە بڕای تۆ توانیوانە بگەینە بەشێک لە ئاز وڵاتانی جیان؟ یعنی بە زۆریش نا. پیرۆزباییان لێکم سەرەتا لە هەموو شانۆکاران لە مامۆستاکانم لە هاوڕێکانم و هیوام وایە بتوانین بە هەمومان بەردەوام بین و ئیشی جوان بکەین. شانۆگەری کوردی لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ چۆن توانیمانە پەری پێبدوین و بەرەو پێشی ببین؟ بە بڕای من زۆر باشە توانین بڵێن زۆر باشە چکە ئەو تا خۆمان نەزانین زڕۆفی وڵاتەکەمان چۆنە لەم قەیرانەیە ئەتوانین بەردەوام شانۆمان هەیە لە ئێستاە بە بڕای من زۆر باشە. وەڵامدانەوەی بینەر چیە بۆ شانۆ؟
زۆر باشن بینەری ئێستا زۆر ڕۆشن بیرە ئەتوانێت دانیشێ بە دیارنمایشێکی شانویەوە ئەتوانێت لی تێبگات من زۆرم بەڵڵم من وەکو شانۆکاری وەکو خوێنکارێکی پەیمانگای هونەرە جوانەکان پیرۆزایی خۆم ئاڕاستەی هەموو شانۆکارانی جیهان بەگشتی و شانۆکارانی کوردستان بە تایبەتی پەیامی من تەنها ئەوە بێکە لە ڕۆژی جیهانیە کە یارمەتی شانۆکاران بدرێت کە هاوکاریان بکرێت کە کارێکی شانۆیی ئەنجام بن ڕێگر نەبن لە بەردەمیانە چونکە هەر کەسێک کە هاتوۆتە بواری شانۆ دیارە ئامانجێکی هەیە لەو کە پێشکەشی کا لەو بوارەیە هیوادارم کە ڕێگر نەبن لە بەردەمیانەوە هاوکاری بکرێن لە ڕۆژی جیهانی شانۆیە وەکو خۆمان نەزانین و ئاگادارین کە 27 سێکات 27 سێی هەموو ساڵێک کار و چالاکی یەکجار زۆرەکرێ لە جیهانە بەگشتی و لە کورسانی خۆشمان بە تایبەتی خۆم لەم ڕۆژەیە پیرۆزبایی خۆمان ڕاستەی هەموو شانۆکارانەکەم کە سەرڕایم بارودۆخە و مەزەیکە هەمومان ئاگادارین سەرڕای ئەمە هۆڵەکانی شانۆ جێ ناهێڵن و بە ساردی بە گەرمی ئیشی خۆیانەکەن و چالاکی خۆیانەکەن و ئێمەش ئەم ساڵ وەکو بە ئیشێک بەشداری لەم چالاکیاکەین شەگەشمان بە ناوی کچێک ژیانە بەخشێتەوە بە مەرگ و زۆر سپاسی و کەسانەشکن کاوکاری شانۆوەکەن و هەمیشە یارمەتی شانۆکارانیان بۆی لە ئیشەکانی خۆیانە بەردەوام بن و بە بەردەوامی بمێننەوە. دادگا کام دادگا هەرو دادگایی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بۆ ژیانی دیارنەمانی کەسێ نەقەیان لێونات حاکمەکانمان ئەوەی وش لە داماوە چوو بۆ لای و پرسیاری دیارنەمانی مێردەکەی لێکردبوو ئەویش پێی وتبوو ئەگرێ مێردەکە و لە دەست و وشتە میشتەکەی هەڵاتبێ ئاخرەوانە دادگا تۆ بەواناوەی دادگا پێ بڵێ ئەوانە کەی دادگا کات دووبارە سڵاتان لەبێ گەڕێمە لای میوانەکانم کا کاڵکەوت بە کەمێک باز لە زانکۆ و پەیمانگاکان بکەین زین تا چەند خزمەتیان بە بواری شانۆیی کردووە. بەڵێ ئەگەر باز لە پەیمانگا و کۆلێژەکان بکەین خزمەتیان کردووە بێگومان ئەوەی کە ئێستا لە ڕاگەیاندنەکانە ئیشەکەن ئەوانەی کە ئێستا ئیشەکەن لە دەرەوە ئەوانەی کە ئێستا ئەکتیڤ و جالاکەن و ئیشەکەن و بە بەردەوام نەوەستاون دەرچووی پەیمانگا و کۆلێژەکانن بەڵام ئایا لە چه ئاستیەکان ئایا خزمەتەکانیان چۆنە و چ بەشەکەن بێگومان ئەمە خۆی قسە هەڵەگرێ بێگومان خزمەتیان کردووەوە بەشێک شەبن لەوەی کە لە پرۆسەکەیابن بۆ نمونە پەیمانگای هونەرە جوانەکان لە هەر بۆ نمونە لە سلێمانیا خاوەنی چەندین هۆڵە ئەم هۆڵانە بتوانرێ ئیسفادەی لێ بکرێ بۆ گروپەکانی تر بۆ کەسی تر ئەمە ئیسفادەیەکە بۆ خۆی بێگومان وەکو پرۆسە و وەکو ئیشکردن و وەکو ئەوەی کە بێوێ کادر پێ بکەینە بە هەمان شەوە بەڵام ئاستەکانیان چۆنە و ڕێژەکان چەنە بۆ نمونە لە وەجبەیەکە 20 کەس وەرئەگرێ و تەخەڕوجەکەن ئایا ئەم 20 چەندەمێنێتەوانە ئەمە کێشەیە لێیە. باش بابەز لە وتارە بکەین یا گوێمان لە وتارە بێ ناوەڕۆکی وتارە بێ کە لەلایەن کۆمەڵێک شانۆکارەوە نووسراوە لەم ڕۆژەدا پێشکەش بە تەواوی شانۆکارانی کورد کراوە. ئەتوانم بیخوێنمەوە بێگومان بەسمانە گوێمان لێ بێ. شانۆ لەسەر و ژیانمانەوەیە ئێمە بۆ گزارشکردن لە جیهان هیچمان نییە تەنیا شانۆکەمان نەبێت لە ڕێی شانۆکەمانەوە دەمانوێت بگەینە واقعێکی تر لە ماوەی 25 ساڵی ڕابردووی ژیانماندا لە ژێرسایی حکومڕانی کووردا بێجگە لە ناومێدی هیچی ترمان نەچنیەوە گەر لە ڕابردووە هەندێک لە شانۆکارەکانمان سەکوی شانۆکانیان بۆ بەرەنگاربوونەوە بۆ بێت لە دژی ڕژێمی بەعەس ئەوا لە ئێستاشدا زۆرێک لە نمایشەکانمان قسەکردنە لەسەر ئەو جیانە خراپەی کە دەسەڵاتی سیاسی کوردی دروستی کردووە ئێمە کە شانۆ دەکەین بۆ ئەوەیە هاوڵاتیانمان لە مەترسی ژیانیان ئاگدار بکەینەوە شانۆ بۆ ئەوە ناکەین بینەرەکانمان بچنە ماڵەوە بە ئاسوودەی لێی بخەون بەڵکو بۆ ئەوەیە زیاتر ئەس بە دڵڕاوچە و بیرکردنەوەی زیاتر بکەن شانۆ مەودای بیرکردنەوە دەبەخشێتە بینەران ئەش زانین هەندێک شانۆ هەن هێزی بیرکردنەوە لە بینەران زەوت دەکەن و پرسیارەکانی ناوناخی دەکوژن بەڵام ئەمانە زۆر زوو کۆتاییان پێدێت و بەسەر دەچن شانۆ ڕاستەقینەکە ئەوەیە کە دەتوانێت مەوداکانی نێوانمان ببڕێت و لە لووتکەیەکی بەرزەوە هاوار بکات هاوار لە پێناو مرۆڤایەتیدا هاوار بۆ بەدەنگەوە هاتنی ستەم لێکراوان بۆ برینی عاشقە دڵشکاوەکان ئێمە بۆ شانۆ دەکەین چونکە لە ژیان ڕازینین بە شوێن ژیانێکی نوێدا دەگەڕین ئەوە تەنیا شانۆیە لەسەرم ئەستێرەیە کەشفی ئەستێرێکی تازەی کردووە و خەڵکیش بە تامەزرەوە دێن بۆ بینینی
شانۆ لە پێناوی هەموو شتێکدا تەنانەت لە سەر و ژیانی خۆشمانەوە شانۆکارانی کورد لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا بەبێ هیچ بەرامبەرێک شانۆی کردووە ئێستاش لەم دۆخە خراپەی کوردستاندا کە تێیدا ناعەدالەتی و ستەمکاری لە لوتکەدایە ژیانی هاوڵاتیان بەرەو چەقبەستن دەچێت و شانۆکەمان بێدەنگ نەبوو بێدەنگیش ناکرێت هەڵبەت ئەمە وتارەیە کە هەندێک لە شانۆکاران دەستێکی کەم لە شانۆکاران بڕیارمان ناکە بتوانین وتارێک بنووسین و گزارشتی خۆمان و هەریەک لە شانۆکاران گۆران عەلی کەریم پێشڕۆ حسێن ئامانج ئیبراهیم دێرین حامید غەفور عەبدوڵڵا ئالان هادی کاردۆ عەزیزەوە نووسراوە دەستەکانتان خۆش بێ لە ماندوو نەبوونیتان بۆ خوازم لە ناوەخنی وتارەکە باز لەوە کراوە هەندێک شانۆ هەیە کە بیرۆکەی یاخود حەزی بیرکردنەوە لە خەمەکانی ژیان لە بینەر ئەسەنێتەوە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە یاخود مەبەستت لە چییە؟ بەسمان لەوانەیە بەڕاستی زۆر ئەنی ئێمە ئەبێ شانۆ لە زۆر شوێنی دنیاە وایە مەسەن شانۆیەکەیە ئەو شانۆنی کە ئاسیان بەرزە هۆڵەکانیشیان هۆڵی تایبەتن و جێگەی تایبەتیان هەیە و هەندێک شانۆشمانەیە ئاسی نزمە و ئەم شانوانەیە خەڵک بۆ کات بەسەربردن بۆ یەچن ئەمانش هەندێک هۆڵی تایبەتی خۆی هەیە ئەمە ناڵین دەرگاکانیان لەسەر دابخرێت بەڵکو ئەڵین ئەبێ جیاکاریە بکرێتەوە ئەزانین ئەم جۆرە شانۆیانە هەیە و هەندێک جار بەداخەوە لەلایەنی دەسەڵاتداران و بەرپرسانەوە ئەوەنەی خزمەت و دەمی ئەم جۆرە شانۆ خراپانش ئەکرێت دەم و هاوکاری شانۆ جدیەکان ناکرێت بۆیە ئێمە لێرەوە کە بەشێک لە موتارەمان بەشێکی ئەتوانی ڕاشکاوانەتر باسی بکەی هەندێک شانۆ هەیە بۆ نمونە ئەتەوێت باز لەوە بکەی کە کۆمەڵێک شانۆی کۆمیدی هەیە لەگەڵ کۆمەڵە هەندێک شانۆ هەیە من ناتوان بڵم کۆمیدە توای بڵین تەریجە یعنی شانۆیە کە لە ئاسی کۆمیدیان نزمترە یعنی زۆر نزمترە بۆی کە قسەی علی قسەکان ینی ئەوە نیە تەنانەت بە وەکو هونەر نییە هونەریتیانە چکە شانۆی کۆمیدی تەکنیکی نواندنی تا هەیە دیالۆگ ئەزانێت چیەکە ئەکتەر هەیە نازانم چی لە کۆی ئیشەکەی سیرەکەی نمایشێکی تەواو نمایشیە لە هونەری کۆمیدیایە بەڵام لەم جۆرانەی ترا هونەری تیانە تۆ ناتوانانی بچیت مەسەر نۆکو ئەکتەر تەجروبەی تەکنیکی ئەکتەر وەربگرم بزانم دەرهێنە لێرەیە و هێڵانەی کە دروستی کردو لەسەر شانۆکەی چۆن دروستی کردووە ئەمانە لەم ئیشانەیە نابیدرێ بۆیە ئاستەکەی زۆر لاوازە من ناڵم ئەمانە ئەبێ دەرگیان لێدا بخرێ من ناڵم ئەمانە نابێ شانۆ بکەن ئەمانە ئەبێ شانۆ بکەن کاری خۆیان هەیە بەڵام ئەمانە لە شوێنێکی تری شانۆوەن و بینەر حەقی خۆشێتی بۆ کوام شانۆی ئەڕات باسیشت لەوە کردو شانۆی ڕاستەقینە ئەوەیە بەبوورە باستان لەوە کردو شانۆی ڕاستەقینەوەی کە دەتوانێت مەوداکانی نێوانمان ببڕێ واتە ئەو شانۆی کە پێشتر باسکرا ئەمە ئیشی نیە و ناشتوانێت بیکات ناتوانێت زین چۆنە پرسیارێ مەسەن قسێگە کاکە قسەیەکی یەکسەر کورتخایانە و تێپەڕێت و ینی بکرێ بێ وەکو نوکتە جێڕانەوە وایە هەندێک جار ئەم جۆرە شانۆی کۆمیدیانە مەزەلانە عفوا بڵین ئەم شانۆ مەزانە کوکو نوکتێکوە نوکتێکە بەسەر چێ و کۆتایی پێێت کاریگەریان بۆ بینێت بازانە بۆ پێکەنینێکە دانیشی پێکەنیەک و ئەچیتە دەرەوە بەڵام شانۆی جدی ئەوەیە کە تۆ یتە دەرەوە بیرەکەیتەوە بەرامبەر ئەگەر شانوێ بەرامبەر سیاست بێ بیرەکەیتەوە ئەم سیاستە بووە کە بەرامبەر دەسەڵات بێ بەرامبەر سەرۆکێ بێ بەرامبەر شانۆ بێ ئاوا بێ شانوی جدی ئەمەیە ئەگەر ئەکرێ کۆمیدیش بێ خۆ کۆمیدیش بە بەمان شۆ پەیامی هەیە بە شێوازەکەی تەرحەکەی جیاوازترە شانوی کۆمیدی وەکو کاگۆران ئاماژەی پێیا بێگومان تۆ دقە هەیە و ئەکتەرە هەیە چۆن باسی تراژیدیاکە کۆمیدیاش هەیە بەمان ئەمە دوو سیستەمی سەرچین ینی دوو ژەنری تەواوەتین کۆمیدیا و تراژیدیا بەزەوەی تریان ئەچێتە قاڵبی مەهزەلەوە ئەچێتە قاڵبی کە کۆمەڵێک ئیشی بۆ کرێ و بەڵام ئەوەش دیسانەوە چێتەوە سەرەوەی کە ئایا بینەر ئەچیان ناچە بینەر سێرەکەی ئەوە توانێت خۆی بژێنێ کابوو بینەرەکە ئەوەیە بینەرەکە ئاچێت وەتوانیویانە سوودیشان وەرگرت و هەموو ئۆکتەران و ئەو دەرهێنەرانی کە لەو ئیشانەیە ئیشەکان سەرەکەی سوودی ژوەرەگرن و داهاتێکی باشیشان نەبێ بۆ لە بەرەوەی هۆڵەکانیان پڕا بەڵام ئەو بینەرە ئەوەیە پێکەنینێک و کاتێکی دیاریکراوە چێتەوە ماڵەوە خەوی لە یەکە هیچ لە هینەکە نەگۆڕە تەنانەت چێژیشی پێ نابەخشە ئەگەر ئێمە شانەوە وەکو ئیستاتیک سەیریکەین وەکو جوانی سەیریکەین وەکو بینین سەیریکەی ئەوەشیتیانی باش بەباز لە تاراوگە بکەین زانین هونەرمەندانی شانۆکار لە تاراوگە سوودیان لێوەرگیراوە یان تەنها ئەو هونەرمەندانن کە لە تاراوگە خۆیان لەوێ ئەکادیمیانە کاریان کردو و لەوێ شانۆکەن خۆی لە ڕاستیە ئێمە هونەرمەندانی شانۆمان لە تاراوگە زۆر کەمن کە بەردەوامن لە کارەکانیان
بەڕای منیش لێرە لە کوردستانە نەخێر سوودێکی وتویان لێ نەبیراوە چونکە لە خلالی چەند ساڵ جارێکا کە بێتەوە بە وەرکشۆپێک لێرە لەوێ ناتوانانی بڵێ ئەم سوودە سوودێکی نەوعیە کە بتوانی باسیکەی یان بە نمایشێک ناتوانانی کە بڵێ گۆڕانکاریەکی نەوعیەکە لە ئاستی شانۆی کوردیا کە بتوانانی ئەمە سوودێکی هەیە تەنها ئەویش تمۆحێکی هەیە بێتەوە لە ناو کۆمەلگاکەی خۆیان توانێت کارێکی شانۆیی نمایش بکە لەبەر بەڕای من نەخێر نتوانراوە بەپی پێویست سوودیان ێوەری بۆ هوێرەکانی تر لە چاراوگە بەردەوامیان هەیە بەس شانۆ ئەو پەیوەندی ئەبسێ بۆ لەبەرەوەی زمانی شانۆ بەڕاستی زمانێک نییە هەموو کەس یعنی بتوانێت لە غیری کەڵچەرەکەی خۆشی قسە ئیشی تیا بکات بۆ نمونە تۆ کەسێک ئەچێتە وڵاتێکی ترەوە تاکو فێری زمانی ئەو وڵاتی تر ئەبێ ئەوەنە ئاسان نییە بەتایبەت کە کاتێک تۆ زمانی دەق فێر ببی خوێندنەوەی دەق فێر ببێ چونکە کاتێک کە تۆ دەقێکە خوێنیتەوە بە کوردی بێ کە ئێمە کوردین ئەبێ بنەوشەی دەقەکە بخوێنیتەوە نەک سەتری بە سەتحی دیێڕەکانە خوێنیتەوە چۆن تۆ توانی بەرجەستی کارکتەرێ بکەی ئەگەر تۆ بەتەواوی لە کارکتەرەکەت یە نەگەشتی بێتی و ئەبعادەکانی نەخوێنە بێتەوە لەبەرەوە کە کاتێک تۆ لەگەڵ کۆمەڵگەیەکی تر و لەگەڵ خەڵکانێکی ترا کە تۆ بە زمانی ئەوان دەقەکە خوێن ئەبێ فعلەن کاتێکی زۆرە هەبێ بۆی تۆ بە تەواوی فێری زمانی ئەو وڵاتە بوو بێتی بتانی بنەوشە بخوێنیتەوە بتانی ئەوەی کە وەکو چۆن ئەڵێ لەو دیوی ڕستەکانەوەی بتانی بیخوێنیتەوە لەبەر بتانی بەرجەستە بکەی بێجگەوە حتا کە زمانەکە زۆرێک لەوانی کە زمانی بێگانیان پێوە دیارە ئەکسنتەکەیان پێوە دیارەکە بۆ نمونە ئەمە زمانی کووردە ئینگلیز نییە یان کووردە ئەڵمانی نییە ئەمەش بۆ خۆی قۆناغێکی زۆری ئەوێت بێجگە لەوە مەشاکی لە شخصیەکان زۆر زیاترە کەسێک کە ئەچێتە ئەوێ یعنی ئەوەی کێشەی هەیە لەگەڵ سیستمی وڵاتەکەیە تا ڕایە تا خۆی تەسبیتەکە تا ئیشی هەیە تا تاکسەیە نازانم چی ئەمانش کاتێکی زۆرێوێ لەگەڵ ئەوەیشە کە ئەوان خۆیان خەڵکانێکی زۆر بەتوانە ینی ئەگەر کەسەکە زۆر بەڕاستی زۆر بەتوانە نەبێ ناتوانێت جێ خۆی بکاتەوە چونکە بۆ خۆیان تا زۆری بەهرەیەکی باشی نەبێت تا کەسێکی زۆر باش نەبی جێگە نابێتەوە حتاگە خەڵکی وڵاتیش بتوانی بە ئاسانی کارێکی شانۆیی بکەیت نەکارێکی هوەری بکەیت لەبەرەوەرە تۆ لەناو ئەو منافەسە زۆرەیە چۆن نەتوانی شوێنی خۆ بکەیتەوە کەمە زۆر قورسە من دەستخۆشی لەو برادرانەمانەکەن کە توانیانە جێ خۆیان بکەنەوە بەڕاستی من ئەزانم بەچی ئاستەنگێک کاتی یاپارن بەشێک لە شانۆکارانی کورد لە چاراوگا هەڵگانداوە کە ئەکادیمیانە هوەرەکە فێر ببن تەنانەت بگەنە لە زۆر بەرزەکانی وەکو ماستەر و دکتۆرا بەدەستبێنن لە بوارەکەیان بەڵام کێنەوە ئێرە ناتوانرێت و لە توانەکانیان وەربگیرێ یاخود کەمتر دەرفەتیان پێدرێ ئەمە بۆ جارێک دەبێ بڵێنەوە سیستمەکە و سیستمەکە ئەنی کێشەکە لەوایە ئەبێت تۆ بەردەوام بەی لە دەرگای مەسئولەکان بڵێ من هەم ئەویش تێ ناگە لە بواری هوەرێکەوە کێشەکە لەوایە لە وڵاتی ئێمە فێر نەبوون لە بەهرەکان سوود وەرگیرە مەرجێت و خوێندنی دکتۆرا و ماستەرە هەبێ ئەنج بتوانی هوەرمەندێکی باش بیت خەڵکەیە بەس بتوانێتی لە ڕێگەی شارەزایی و ئەکسپرێنسەوە بتوانی زۆر سوودی لێ وەربگری بە ئێمە تەنها نەڕۆین بە دوای شەهادەکەیە بڵێن ئەمە زۆر ئەکادمیە و ئێمە توانی زۆر سوودی لێ وەرگین نەخە خەڵکانێک هەیە کە توانیوانە تەجروبەی ناو کۆمەڵی گروپی زۆر باشیان هەبێت توانین سوودیان لێ وەربگرین بەڵام ئایا ئێمە ئەسڵەن جارێ یەکەمشە سوود لە لەوانەی ناوخۆ وەرگیراوە تاکو لەوانەی دەرەوە وەرگیرێ ئێمە بۆ ئەوی بتوانین شانۆیەکی تەندروست دروست بکەین پێویستمان بۆیە فەنن پێویستمان بۆیە لەوانەی دەرەوەش ئیسیفادە بکەین لە خەڵکانی غەیری کوردی تاراوگەشە سوود ببینین لەبەرەوەی ئێمە لە قۆناغێکی زۆر لە دواوەی شانۆ لە وڵاتی ئێمە زۆر تازەیە چەند 50 ساڵ 6 ساڵە تقریبا شتێکی دوای بیستەکان دوای بیستەکان تۆ تقریبا لە دوای چلەکانی شتوانی بڵێن کە بینەرێکی لە بیستەکانە لە مەکتەبا بووە لە کاتی چلەکانی تر چۆتە ناو قاعەوە ینی ئەم ئەزمونونەکەمە لەگەڵ 500 ساڵی دەرەوەیە فعلا تۆ پێویستە بە ئەزمموی دەرەوەیە هیچ نەبێ پێویستە بە ئەزمموی بینینە باشە کاکەڵکەوت بە کەمێک بە کورتی باز لە پیشەبوونی شانۆ و بە لای هونەرمەندان باز لەوە بکەین فەرموو بێگومانی چەکە لەو کێشانەی کە ئێستا لە شانۆیە هەیە دیارە ئەڵە پیشەمەند نییە لە هەموو ئەوروپایە لە هەموو ئەمریکایە لە هەچ وڵاتی تر بێجێ لە کوردستان و
عێراقیشی پێت پەرەسەر وایە ئەمەلێکێ بووی لە ئایندەیە ببێ تەسەور ناکەم ئەزانی بۆ لەوەیە کە ئەڵێ من ئەکتەرم بێگومان ئەکتەرە هیچ ئیشی تر نییە ئەو بە ئەکتەرەکەی خۆی ژیانێکی زۆر باش ئەژی ئەکتەری سینەما بێ ژیانێک لەسەر و دەسەڵاتیشەوە ئەتوانێت داهاتێکی گەورەتری هەبێ کە ئەمە بۆ خۆی توانیوێتی بەس بە پیشەکەی خۆی هەبێ یعنی ئەو پیشەمەندە تەنها ئیشەکەی دەرهێنانە ئیشەکەی نواندنە بەڵام لە وڵاتی ئەمە نا یعنی شانۆکارە مامۆستایە شانۆکارەوە تا ڕۆشتووە خەریکی ئیشی ترە یعنیەت لە دڵسۆزی خۆی لە حەزەکەی خۆی یە 2 سعات 3 سعات بەڕاکردن بەم لە هەزار ئیشی تری هەیەتە ناو هۆڵەکەەوە ئەوێ ئیشکە لەم سیستەمە شاپی ناوترێ یعنی پیشەمەندی یعنی ئەگەر بەراوردێ بکەیت لەوەی کە تۆ لەسەر هوەرەکە و نەژێی پیشەمەندی نیت لە ئەوروپا ئەگەر بێت و تۆ مامۆستابی و بڵێ من شانۆکارم ناکرێ ئەبێ یەک دانیان هەڵبژێری بە ئۆتۆماتیکیان لە سندیکا یەتی دەرەوەڵی مامۆستایی کە مامۆستا بوویت تۆ هوەرمەندی وەکو هوەرمەندێکی شانۆکار لە سندیکاکەیتی دەرەوە لە بەروی مامۆستانی بەڵام ئەگەر پێچوانەکەی پێڵێ من مامۆستاکە ناکەم من بەس ئەکتەرم عەقدە بەستی و داهاتی باشی دەرێنی ئەو لەو کاتێ ئەبێ بە چیە بە پیشەمەندی باشە دواترە گەڕینەوە لاتان بۆ قسەکردن لەسەر مەسەلەی میدیا و ماس میدیاکان زانی لە دوای ئێوارە ناڕتی دوو چیتان پێشکەشەکەی و گەڕێم وەراتان. کەمێکی تر کۆڵانەکانی پشتەوە دواتر بەرنامەی چل پرسیار پێشکەش دەکرێت. دووبارە سڵاوتان لێبێ گەڕێمە لای میوانەکانم کاتمان کەم ماوە چەند پرسیارێکی بە خێرایی ئێوەش بە خێرایی وەڵام بەنەوە سپاسانەکەم. میدیا و ماس میدیا چی بە ئێوە وەکو شانۆکاران شانۆش بەخشیوە؟ من ئەمێ زۆر بە کورتی مادام کورتیە کشتی تر لەسەر قسەکەی پێشووترت میز قسە بکەم ئەوژەوەیە لە هەموو شوێنێکی وڵاتانە دەوڵەت کاری کردو بۆی کە هوەری شانۆ پێشقات لە ئێسایە بەشێکی بودجەی مەسەڵی کە من ئاگادار بم لە ڕێبرادرێکمەوە لە ئەڵمانیایە کاک ئێحسان باسیێوا کات دەوڵەت یەک بودجەیەکی تایبەتی داناوە بۆ هوەری شانۆ چونکە شانۆ جیاواز لە نانێت لە هیچ وڵاتێکا نانێت شانۆ بەسێت لە شەوێکا لە بەرلینە 250 عەرزی مەسرحی هەیە ئەمە بەتەنها پەیوەندی نییە بە شانۆکارەکانەوە پەیوەندی بۆیە دەوڵەت یارمەتیەیە چونکە بۆ زۆر جار شانۆ ناتوانێت خۆی بژێنێ هەندێک جار مەسەرن ئەم سیستەمی کە لە ئەڵمانیا هەیە من ئاگادارم لە کوردانی باکوور لە هاوڕێنمان لەوێ هەمووی 7 ساڵە شانۆ بە زمانی کوردیەکەن هەستان هەمان سیستەمیان دروست کرد ئەو ئەکتەرێک گەر پێویستیان پێ بواە بۆ شانۆیەک ئەیود مەسەلەن من ئەتوانم مانگێک مانگی بە 700 دلار یا بە 1000 دلار لەگەڵ تانا ئیشکەم بەم شێوەیە سیرەکرد ئیتر شانۆ ئەبێت بە پیشە و شانۆکارەکان ئەتوانن پیشێکی تایبەت بە خۆیان دروستکەن بۆ شانۆ و لەگەڵ ئەوەشا لە باتی ئەوەی شانۆکانیان 2 ڕۆژ نمایشکەن بەلایانی کەمەوە ئەم شانۆیە ئەبێت 6 مانگ یا ساڵێک ئەم شانۆیان پێشکەشکەن کە بەسەر هەفتەکەیە دابەشیکەن و ئیجباریان کردبێت لە هەفتەکەیە هەموو هەفتەی 2 جار یا 3 جار عەرزی مەسرحیانە بێت و اینجا ئەتوانن ئەم شارە و ئەم وڵاتە ورود مادام شانۆ هەیە من ئەچم بووی لێرە بیر لەوە نەکراوەتەوە کە ئەم سیستەمە دابدرێ بۆ ئەوەی کە شانۆکار بتوانێت بەشێکی ژیانی خۆی دابین کا لەسەر هوەری شانۆ بینە لایەنی ئەوەی کە میدیا ڕۆڵی پێشی بچینە سەر میدیا پێت وایە هەر خۆتان یاخود لایەنی پەیوەندیدارە بێ هەوڵێکی جدی با بۆ بەرهەمێنانی ڕخنەکاری باش لە بوارەکەدا بۆ بەرزکردنەوەی ئاستەکە بەتەئکید ئەبێ بەس کێشەکە لە چیاتۆن جار پێشنیارەکە ئێسا من بەڕاستی زۆر جار یعنی چوومەتە ناو دانیشتنیوە قسەش ئەەکەیت بەشێک لە وتارەکەی بەڕێستان لەگەڵ و کۆمەڵە شانۆکاری تراکە بینیم لایەنێکی ڕخنەی بوو بەڵێ بەس مەسەن زۆرجار من بەڕاستی تا لە ئاستی وەزیری شا مەسەن دانیشتوین لە وەزیرەکانی پێشووتری شا و بەڕێزانە قسەمان کردووە بەڵام کێشەکە ئەوەیە هەندێک جار ئەوە کەوتە چوارچێوی چیەوە کۆمەڵە خەبیر و ڕاوێژکاری لە چواردەوری خۆی داناوە کە ئەم پرۆژەی تۆ سەی دەکات ئەو ئیشەکە ئێستا بۆ بە موچە وەرگرتن بۆیە ئاگاداری خەمە و قوڵەکە نییە لە مەسرحە ڕەنگە ئەو مەسەن هونەرمەندی تا هەیە 30 ساڵ پێش ئێستا یعنی مەسرحی بە ڕۆح و جانی خۆی کردبێت لە کرێکاری کردووە چۆن مەسرحی کردووە
بەس نازانێت ئاستی شانۆ گۆڕانی بەسەرا هاتووە یعنی ئەکرێت ئەو بودجەی کار هەیە هەندێک جار بەڕاستی بودجە هەیە خەڵکە بووە بۆ نمونە هیچ پەیوەندێکی بە شانۆ نەبووە لەسەر بودجەی هوەری شانۆ سەفەریان کردو بۆ خۆیان 20 ڕۆژ 30 ڕۆژ هایلاوی گیان و گەڕاونەتەوە و هیچ شتێکیان بۆ نەکراوە زۆر بە کورتی بەباس لە میدیا و ماس میدیا بکەین زۆر بە خێرایی بەڵێ من پێم وایە گەر سری ڕۆڵی میدیا بکەی بە شێوەیەکی گشتی میدیا ڕۆڵێکی باشی نییە بەرامبەر بە هوەر یعنی ناتوانێت ڕۆڵێکی باشی نەگێڕاوە لە هوەرە بۆ نمونە ینی ئێستا بڵین شانۆ ئەکرێت ئێمە ڕخنێکیش لێوە بگرین ینی ناتوانین ڕیکلامەکە بێنین بۆ ئێوە بۆی ئەبۆمان ئاسکەن ڕیکلامێک کە پێگاتووە لە تا دقەیەکە ڕوات بۆ ئەوەی ئەبێ میدیا هاوکار بێت لە پرۆژەی کللتوریە لە شارە یعنی زۆر جار مەسەن کە تەلەفۆن مەسەن دێت هونەرمەندەیە کە تەلەفۆنیان بۆ کرێت و ناچن بۆ شوێنەکان ئەوەیە کە شوێنەکان وەکو پێویست لەگەڵ یانانی بۆیە ڕاگەیاندنەکان بەلایانی کەموانی هیچ شتێکی وانێ بۆ شانۆکارێک دقەیەکی بیت لەوانەیە کۆمەڵێک لە کەناڵەکان توانای ئەویان هەبێکە دامی شانۆکاران بە شێکی گشتیا هونەرمەندان بکەن بەڵام ئەو کەناڵانەی کە لەسەر شانی خۆیان ئەژین و لەسەر شانی تەواوی کارمەندەکان کارەکەن و هەمومان پێکەوە کارەکەین لەبەر خاتریەوەی پرۆگرامێک پێشکەش بکەین خۆمانەگەڕین تا سپۆنسەر بدۆزین و کاری ئێمە ئەوەیە لەسەر ڕیکلام بژین و دواتریش لەسەر ڕیکلامە موچۆر بگرین و توانین پرۆگرام بکەین دعمی کللتوری هەمومان دعمی کللتوری کرد باوەڕکە ئەبێ سایق پاسێک یعنی هەندێک جار ئێستا ئەو گەڵکو زمانی زۆر ئەمانەمان هەبووایە ئەمان توانین لە پشتی پاسەکانە مەسەن ڕیکلامی شانۆیی بکەین بەڵام لەبەرەوەی ئەمەمان نییە ناتوانین ئەو ڕیکلامە بکەین یعنی هونەرمەندێک کۆنسرتێکی هەیە معقولە سەرۆکی شاروانی ناتوانێت ینی ڕیکلامەکەی خۆی ئەڵێ پارە لێ سەنگ هیوادارین کەناڵەکان بە شێکی گشتی یارمەتیدەری ئێوە بن و ئاستە هونەریەکەش بە شێوەیەک بێ خۆی بسەپێنێ بەسەر منی بینەرە بەسەر ئێرەی وەکو کەناڵێکە بەسەر دایکێک کە پیرە پیاوێک کە پیرە هەمومانە بێ خۆی بسەپێنێ بەبێەوەی کە ئاستەکان جیا بکات بەس شارەخان یەک مۆزوع هەیە تەنانە مۆزوع لە ڕیکلامەکەیانە کە تۆ جەناباڵی ئێمە ئەبێ ڕیکلامەکان تجاری بێ لە بەروی ستافێکی پێژی بەنامەیەکی پێکرێ باشە بەس ئێمە نابێت لایەنی کللتوریەکەش دەبیر بکەین مەسئولیەتە کللتوریەکەش دەبیر بکەین ئەتوانرێت دقەیەکی شەبێ بۆ شانۆکاران بێجگە ڕیکلام ئەی بەرنامەکان باشە بۆ نمونە بەرنمەیەک هەیە قەچەکە بە باشە لە خەڵک بپرسێت ئەم ساڵ سەیری چەند شانۆ کردووە ئەم ساڵ چووی بۆ سەیری چەند کۆنسێر لە چەند پێشانگایە بوویت قەت ئەم پرسیارانە لە ڕێگەی میدیاکانە و نەوروژاوەنە ناو خەڵکە تا خەڵک بتوانێت بڵێ شانوش هەیە ئێمە لە ماوەی پێم وابێت مانگێک بەر لە ئێستا هەمان تەوەرمان بروژاندووە کە تایبەتە بەشانەوە پێم وابێ ئەمەش جۆرێکە لە هەوڵ دەستان خۆش بێگومان باسێکە بەشەکە لەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ڕەنگە ڕاگەیاندن بەشێکی گرنگ بێت بۆ ئەوەی کە بینەر دیسانەوە دروستکە لە شانۆ هیوادارین کارە هونەریەکانیش بەو شێوەیە بێت کە خۆی بژێنێت جارێکی تر ئێمە داوا لە ئێوە بکەین ئێوە بەرهەمەکانتان لای ئێمە بێنە لای ئێمە و ئێمەش لە ئەوروپاش شانۆ خۆی ناژێنێ لە هیچ شوێنێکی دنیای ئەبێت دەوڵەت یارمەتی بە ئیتر نەکبەتەکەەوەیە شانۆ نەکبەتەکەی ئەوەیە نمونەمان هەیە لەسەرەوە کەناڵەکەمان کەناڵێکی دەوڵەتی وایە و بمتوانێت وەڵامێکی باشترین شانۆکارەکانی جیان شکسپیرمان هەیە ئیلیزابێز هاوکاری بووە مۆلێرمان هەیە بەسەڵەن پاشاکەی نوویسی چواردەم پشتگیری بووە لە رووسیا ستانسلافسکی و مەرهۆڵمان هەیە دەسەڵات پشتگیری بووە مە بەشەکە لەوەی کە هیچ شانۆکاری جیهانی کە دروستە بێ یان نووسەرێکی جیهانی دروستە بێ هەڵبەت دەسەڵاتێکی گەوری لە پشتەوە بوو زۆر بەخێرای یەک پرسیارم ماوامێ زۆر بەخێرای وەڵامم بیتەوە باسمان لەوە کرد کە شانۆکارانی ژنان و کچان بە شوێکی زۆر باش هاتوونەتە مەیدان ئیتر پێویست بەوە ناکە پیاوان ببن بە ژن و ڕۆڵی ژنان بگێڕن بەڵام باس لەوە ئەکەین کە ژنانی نووسەرمان کەما ژنانمان کەمە لە بواری ڕخنەی شانۆی یاکار بکەن زۆر بە کورتی هۆکارەکەین پێ بڵێ جا بۆ پیاوانمان هەیە بەڵام پیاوانە نووسن دائما مقارنه نکن اصلا ئێمە کێشەیەک لەوەیە کە ئێمە دەقی نووسراوی کوردیمان هەر نییە یعنی زۆر کەمە دەقداڕشتن وایە ئەی تۆ من ئێستا هەوڵێکی ئەم تەجروبە تازەی خۆم یەکێکە لەوەی کە خۆم هەوڵی نووسینم ماوە یعنی شانۆکە خۆم هەوڵم ماوە بینوسم بەڵام لەگەڵەوە شازانم کە کەم و کوڕیم هەیە من حەزمە کرد فعلا مەکتێبخانەکەی من چەندین نووسری کوردی تیا بووە لە باتی یەک دوو نووسەر هەیە یەک دوو نووسەر هەیە تەجروبەیان هەیە ئیشەکەن بەڵام من دەجار ڕەنگە لەگەڵ ستایلی منانە گونجێن لەگەڵ ستایلی ئێوانە گونجێن
بەڵام نووسیویانە بەڵام ئەو باشە نووسینی شانۆیەک من شارەزایم نییە بەڕاستی چکە بەس ئەبینم بەس بینەرم بەڵام نووسینی شانۆی قورسە بێگومان قورسە ئەزانی چۆن هەندێک جار ئێمە نووسەرەکە مەسەن بۆ نە چیرۆک نووسێکمان شانۆی نووسیوە کە کە خوێنیتەوە ئەوەنی موتەمە بە چیرۆکە موتەم نیە بە شانۆکە شاعیرێکمان شانۆی نووسیوە سێرەکەی حساب بۆ شعریەتی نەکاکە بۆ کارکتەری ناکە بۆ بینای درامی بۆ ململانێ لە نێوانی نەکانە بۆ ئەو فەزایی کە وەکو مەسرحتیایەتی ئەنی کەس خوێنیتەوە هەندێک جار جوانە بەڵام نابێتە مەسرح باشە مشکلەکە ئەوەیە پەیامەکان تانگەیشت کاتەکە زوڕۆ یاننا وڵای کاتەکە باش ڕۆیشت هاشت ماوەیە پرۆگرامەکە چەنەیە زۆر سپاست بکەم زۆر سپاس بۆ هەموو برادرانی لە پشتیان بەرنامەوە یعنی پێم وایە NRT2 زۆرترین مەساحەیە لە 27 سەیە زۆرترین پانتاییەوە بە قسەکردن لەسەر شانۆ جێی دەستخۆشیە و هیوادارم ئێوە سەرکەوتوو بن و ونی مەکەن یعنی جار بەجار بە 3-4 مانگ دووسێ شانۆکاری تێکەن ئێوە شانۆی بە پێزمان پێشکەشکەن ئێمەش بە خۆتان و ئامادەکار و تەواوی ئەو شانۆکارانی کە لێرەن ئالێرە دانیشین و گفتوگۆکەین دواوتەی بەڕێستان زۆر سپاس جارێکتر پیرۆزبایی 27 سێ ڕۆژی شانۆ لە هەموو شانۆکارانی هاوڕێمەکەم بە هیوام NRTش لەبەرەوەی کە NRT2 کەناڵێکە ڕۆشنبیریە وەنی کە سیاسی بێ زیاتر گرنگی بەلایەنە هونەرەکان با بەگشتی و بتوانێت خەڵک لە پرسیارە ئانیەکانی هونەر و بەتای بە شانۆ ئاگادار بکاتەوە بتوانێت شانۆ بخاتە ناو خەڵکەوە دەسەکانت خۆش بێ کاکەوت فەرموو سپاسی تۆکەم سپاسی ستافە جوانەکە و ستافی NRTەکەین هیوادارین بە هەمان شێوە قسەکانی ئەوانە کەمەوانە بتوانرێت لە مانگە 2 مانگە بەرنمەیەک بۆ کێشەکانی شانەوە بۆ کێشەی ئەکتەر بۆ کێشەی دەرهێنەر بۆ کێشەی ئەکادیمی بوون کێشەی هەموو ئەمانە باسکرە لێرە پێم وایە بەشەکە بێلەوەی کە خزمەتی میدیاکە هیواداری دەسەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ زانیەرەکانتان نێوارێکی باش بوو کرێنم لەگەڵایە هاوڕێیان ئەزیز ئێوارەتان پێشکەشکرا تا سپێنە پێتانەگەمەوە هەر شاد بن ماڵەوە دەسەکانتان خۆش